ئازانمان لە هەرجەیەکن سڵایمەتان لێبێ بەیانیتان باش بێ بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساڵ و تەندروست باش بن. خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵە بەرگە بابەتمان بە یارمەتی هاوکارانم بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سوود لا بەرگە بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەرمان ئامادەیە. لە تەوەریەکەم سەرتاماندا باس لە وەرزشکردنەکەین و کاریگەری لەسەر چارەسەرکردنی ئازارەکانی جەستە. زۆر کەس هەیە کە ئازاری پشتی هەیە، ئازاری قاچی هەیە و پەنە ئەباتە بەر وەرزشکردن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند وەرزشکردن ئەبێتە هۆکاری چارەسەرکردنی ئەم ئازارانە و تا چەند گرنگە ڕاهێنەری ناو هۆڵەکان چاودێری ئەم کەسانە بکەن بۆ ئەوەی کە ئەم جۆرە وەرزشانە بە شێوەیەکی حاڵە ئەنجام نەدەن تا لەبێتە هۆی زیان لەسەر جەستیان. لە هەمان کاتیشدا خۆراک و حەوانە و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم کەسانە و چارەسەرکردنی ئازارەکانیان. ئەمە تەوەری یەکەممان. دوایەوە ئەچینە تەوەری دووەممان، ڕاستەوخۆ میوانێکمان لە سۆلەکانمان لە ڕانیە و لە هەولێر و لەگەڵدا دەبێت باس لەوە دەکەین کە خوێندنی پیشەیی چیەوە، کێشەکانی خوێندنی پیشەیی تا چەند زیادی کردو لەم ساڵدا بەهۆی نەخۆشی کۆڕۆنا و قەیرانەکانەوە و باس لەوە دەکەین تا چەند وەزارەتی خوێندن کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خوێندکاران پەروەردە بکات لە قۆناغەکانی بڕێڕەتیەوە بۆ ئەوەی کە بچنە خوێندنی پیشەیی و نەچنە خوێندنە ئەکادیمیەکان و باس لەوە دەکەین کە داهاتوی ئەو کەسانی کە خوێندنی پیشەیی تاوا دەکەن چی دەبێت. ئەمەش تەوەری دووەمان. دوای چینە سەر تەوەری سێمان. لە تەوەری سێماندا باس لەوە دەکەین کە چۆن فێری زمانێکی نوێ ببین. بێگومان هەرێک لە ئێمە ئارەزوی ئەوە ئەکەین کە زمانێکی نوێ فێر ببین. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن فێری ئەو زمانە ببین، پلان چییە بۆ فێربوونی زمانێکی نوێ. لامان کاتیشدا خولەکانی فێربوونی زمان و خێزانەکان و پەروەردە و قوتابخانەکان تا چەند هۆکارن بۆ فێربوونی زمانێکی نوێ و پلانەکانمان ئەبێت چی بێت بۆ ئەوەی کە بە زووترین کات فێری زمانێکی نوێ ببین و تا چەند گرنگە لە ئێستادا بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە کە خولەکانی فێربوونی زمان نین لە خولە ئۆنلاینەکاندا بەشداریمان هەبێت. ئەمە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگە بابەتەکانمان ببین. بەڵێ ئازانم ئێستاش بڕگەیەکمان هەیە، خانمێک کۆمەڵی ڕێنمایی وەرزشی و جوڵەی وەرزشیمان فێر دەکات کە چارەسەری ئازارەکانمان دەکەن با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام ببین. بەیانیتان باش، من هێلیام مامۆسای لەشتوانی و فیتنس. ئیمڕۆ لەگەڵتانم لە بەڕگەیەکی نوێی وەرزشیە. ئەمەوێ هەنە یاری تەمرین و یاری کاردیۆ بکەم بۆ ئەو کەسانێک کە پێیان خۆشە جسمیان دابەزێنن یا جسمێکی ڕەشاخیان هەبێت. لەگەڵ یەکە ئەڕۆین یاریەکان پێیەکەوە ئەکەین. پێش هەر تەمرینە پێویستە پێش یاری و دوای یاری ئەسترۆژین بکەین. ئەسترۆژینەکان لەسەرەوە دەست پێکەین بۆ خوارەوە. تا 10 ڕقم ئەژمێرین. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 دەست ئەگۆڕین. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەبێ ئەم دەستەی تر پاڵی پێبنێ بۆی کە جوان هەستکەی ئەمانەت ڕاکێشێت. ئێستا بیگۆڕین. 10 9 8 7 6 5 4 3 2 1 تۆزە قاچەکەیتەوە یەک تۆز بەڵاوتر لە شانی خۆت دەست لێرە ڕاگری. 1 2 3 4 5 6 7 8 9 10 بڕۆ خوارە پشت پێت بگرە. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بۆ ئەمە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەڕیتە خوارە پشت پێگیری. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا دەست لە وەسەدانی. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەبێ خۆ جوان هەستی پێکەی پشتات ڕاکێشاوە. یەک تۆزەوەستی. 10 9 8 7 6 5 4 3 2 1 بە هێواشی هەڵەستیتەوە ئەم پارچایگری. 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا ئەماڕۆ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەست بە گۆڕی. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئەڕێیتە سەر پەنجەی پاک. 1 2 3 4 5 6 7 8 9 10
دست و شتت یکسر شل اکیتو جارکی تر 1 2 3 4 5 6 7 8 9 10 دست کن به تمرین اصلیه کن تمریناتی کاردیو بو به حزبونی دلو هناسر باشم دو دانه دنبال سهنی دنبال سکن هرچی سوکتر به باشتر 9 کیلو به 1 کیلو به گر دنبالیش تان نبود لمالوا هر دو دانه بطل آوا کن هی بچوکه کن بسا شولدر پرس اما آروین لگال اما اسکوات هر دو کی پیکا استاره 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 10 ثانية رس ورقني استراحتك ينتينا اسا تمريني دو مرين دستو قاش مخالفية يعني زبدري اوهي هرچنه بتواني قاش بلاوتر داربني باشتر امیش 15 دانه آروین باش 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 10 ثانیه رس ورگین دینا تمرینی سهم سکوات دانیشی تو وکو سکوات دنبال سکن لپیش و دانی ام تمرینش 15 جاره کن فرانس ریس لگل های سکوات 1 2 3 4 اسا تمرینی پنجم آرین لانچ به دستو خاچی مخالفه اوهی یکم جار به هواشی آرام خاچ زاویه 90 درجه های دستینی تپش و دستو خاچی مخالف ای بیت و ایره امیش هر 20 تکرار آرین باشه برای 1 2 3 4 5 6 7 8 9 10 السياري ششم داني شيتو أسر أجنود دس لتنيشتي باداني جامب أكين يعني بجامب هالسينو 1 2 3 4 5 6 دوای 10 ثانیه استراحت گینوا هن تمرین کن بس ام تمرینانه توزه سوکتره امانهش 15 دانه برین بسته 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 1 2 3 4 5 6 7 8 10 ثانیه رس ورگریه نو ام تمرینانه که استیکم مختص با کسانی زربه افرتان پیان خوشه پشتیبالیان بچوب بتا یا خود ضعیف بیا تو زجن بتا ولو شلیب که هر بم دو دانه دنبال سا 10 ساوا اگری حالتی سورانه و کو کشتکی خر رسمکی حتی کو 20 جار اشمیری 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 اسمع دست هنی تپش و اکتا 1 2 3 4 5 6 7 8 9 10
ئێستا تەمریناتی کاردیۆمان تەواو بوو، ئەڕۆینە سەر تەمریناتی ئەسترێجین ڕاکێشانی جسم. تۆزە ئیستراحەت دەکەین، 10 ثانیە ئیستراحەت دەکەین گەینەوە. ئێستا دەستەکەین بە تەمریناتی ئەسترێجین. هەر ئەوانەی کە بیدایەت ڕۆشتینەوە ئەڕۆینەوە، بەڵام بە ئەسترێجینی زۆرتر، یعنی تەمرینی زۆرتر. هەوڵ بن هەموو کات پێش یاری 7 دقە، دوای یاریش 7 دقە تا 10 دقە تەمریناتی ئەسترێجین بکەین. دیسان لە بەشی سەرەوە دەست پێکەینەوە. ئەمە 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 9 8 7 6 5 4 3 2 1 بڕۆنە خوارەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10 پاتان ڕاکێشن تا ئەو جێگە ئەتوانی بڕۆ. کێشە نیە، تا ئێرەش توانیت هەر کێشە نیە تا ئەو شوێنەی کە ئەتوانی. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا دەستی مخالف. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بە هێواشی هەڵسەرەوە ئەو پێکەی ترت. 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەست و قاچی مخالف. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بە هێواشی دانیشیتەوە سەرپات. ئەژنۆ ڕێک بێ، یعنی ئەژنۆ نانوشکێنیتەوە، بەڵام بۆ ئەو کەسانەی کە فەقەراتی کەمەریان هەیە ئەتوانن ئەژنۆ بنوشکێنەوە بۆ کە کەمەریان ئازار نابین. ئەمیش هەر دەژمێرە. 10 9 8 7 6 5 4 3 2 1 دیتەوە جارێکی تر. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بە هێواشی پات کۆکەیتەوە ژێر خۆت، دەستت ڕاکێشی بۆ پێشەوە، یعنی ئەبێ هەستی پێ بکەی پشتت ڕاکێشاوە. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بەس سەر بەرزەکەیتەوە، سەیری بەرامبەری خۆتەکەی. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بە هێواشی کەڵەتیتەوە جارێکی تر. ئەم هەریکەیە هەریکەی پشیلەی پێ ئەڵن بۆ کەسانی کە فەقەراتی کەمەریان هەیە زۆر باشە. هەوڵ بن ناو ڕۆژە 10 جار بۆ خۆتان بیکەن، یارمەتیان کە ئازاری کەمەر باش بێتەوە. دەستانی خۆت کۆکەیتەوە یەکسەر وەکو پشیلە کە خۆی کۆ کاتەوە بۆ وەسەر، بەڵام بە ئیسراحەت دانیتەوە، پشت دێنیتە خوارەوە. جارێکی تر خۆت کۆکەیتەوە بۆ وەسەر. 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشتت ڕێکەکەیتەوە، سەیری بەرامبەرەکەی. ئێستا مەوێت تەمرینی کرانچ بکەم. تەمرینی کرانچ بۆ ئەو کەسانەی کە کەمەریان قەوسی هەیە. زۆربەی خەڵکی ئێرە، من چۆن ناوجیمەکانی ئێرەم بینیمە، زۆربەی خەڵکی لە ئافرەت چەپیا و قەوسی کەمەریان هەیە، یعنی کەمەریان ڕۆشتۆتە ناوەوە. ئەم تەمرینە ئەحتیاتی هەموو ڕۆژێ 10 جار بیکەن، زۆرتر لەوەی ناوێت بە قورسیشی ناوێت. 10 جار بیکەن بۆ یەکە قەوسی کەمەریان باش بێتەوە. کرانچی ئەحتیاتی تا هەرچی کە ئەتوانی هەڵسیتەوە، کێشەی نییە. اینجا ئەتوانن تا ئەژنۆت نوشکاوێت. ئەمانە حرکاتی ئیسلاحیە بۆ ئەو کەسانەی کە کەمەریان ئازاری هەیە یاخۆت تووشی قەوسی کەمەرن. 10 جار ئەم قاچە بکەیت، 10 جاریش ئەم قاچە. 1 ئێستا من لێرە 5 دانەتان بۆ ئەڕۆم بۆ یەکە پێ بگەین. دوای ئەوە دیسان 10 جاری تر یاری کرانچ. تەمریناتی ئەسترێجین تەواو بوو. 1-2 تەمرینم پێوت بۆ ئەو کەسانەی کە تووشی قەوسی کەمەر بوون یاخۆت کەمەریان ئازاری هەیە لە کاتی ڕێگەچوون، لە کاتی خەوتن. ئێستا یەک تەمرینتان پێ بڵم سەبارەت بە مل. ئەو کەسانەی کە تووشی فەقەراتی مل بوون، ملیان ئازاری هەیە، ناتوانن وەزنی قورس هەڵبگرن یان هەر شتی تر. دەست لە تەنیشتی سەری خۆت دانی، دەستت سەرت فشار ئەیە و سەریشت دەست هەتاکو 10 ثانیە ئەژمێری، بەڵام بە هێواشی. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا ئەیگۆڕی. 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئێستا بە دوو دەست بۆ پێشەوە، دەستت سەرت فشار با، سەریشت دەست. 10 9 8 7 6 5 4 3
2 1 ئێستا دەست بۆ پشتەوە 10 9 8 7 6 5 4 3 2 1 ئەم تەمرینە بۆ ئەو کەسانەی کە تووشی فەقەراتی ملبوون زۆر باشە هەڵبەن هەموو ڕۆژێ بیکەن بەیانیان یان ئێواران ثانیەکەی زۆرتر بێ باشتریش. هیوادارم لەم تەمریناتە سوودتان بینی بێت، بەڵام یەکشتان بیر نەچێت تەغذیە و ڕژیم زۆر سوودی هەیە لە تەنیشتی یاریەکان یاری بەتەنیا سوودێکی وای نییە گرنگتر لە هەمووی تەغذیە. تا تەمرینێکی تر و بڕگێکی تر هەمووتان بەخواستێر. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین بۆ هیواین کە ئێوەش لە ماڵەکانتان ئەم جوڵانە دووبارە بکەنەوە تاوەکو ڕزگارتان بێت لە ئازاری جەستەتان. بەڵێ ئازانم هەروەکو وتمان لا تەورێکم و سەرتاماندا باس لە کاریگەری وەرزشکردن ئەکەین لەسەر چارەسەرکردنی ئازارەکانی جەستەمان، بزانین کە تا چەند وەرزشکردن ئەبێتە هۆکاری چارەسەرکردنی ئازاری جەستەمان. لامان کاتیشدا باس لەوە دەکەین کە ڕۆڵی ڕاهێنەرەکان تا چەند گرنگە لەناو هۆڵەکانی لەشجوانی بۆ ئەوەی کە ئاگاداری ئەو کەسانە بن کە وەرزشەکان دەکەن بۆ ئەوەی کە بە شێوازێکی غەڵەت وەرزشەکان نەکەن. هەمان کاتیشدا باس لەوە دەکەین خۆراک و حەوانەوە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر چارەسەرکردنی ئازارەکانی جەستەمان. هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لاستۆدەکانمان لە ڕانیەوە مامۆستا محەممەد خالید ماستەر لە زانستی ڕاهێنانی وەرزش باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە. مامۆستا سڵاو لێبێ بەیانیت باش بێت. سەرتا ئەمەوێت لێوە دەست پێ بکەم کە تا چەند وەرزشکردن ئەبێتە هۆکاری چارەسەرکردنی ئازارەکانی جەستە و ئەو ئازارانە کامانن؟ سڵاو لە ئێوە بەیانی ئێوەش باش. سپاس بۆ دەستخۆش بۆ تەورەکەتان هەیە و سپاستان دەکەم. بەڵێ بە شێوەیەکی گشتی وەرزش گرنجێکی تەواوی هەیە بۆ چارەسەری ئازاری جەستە، بۆ چارەسەری پێکانەکان، بەڵام دەبێت بزانین جۆری پێکانەکە چییە و پلەی پێکانەکە چۆنە و چۆنیە، چونکە هەندێک جار وەرزش دەبێتە هۆکارێک بۆ خراپتر بوونیان بەرەو زیاتر ڕۆشتنی ئازار دەڕوە. بۆیە بزانین کاتی ئازارەکە کێوە لە هەمان کاتیشدا ڕێنمایی دکتۆر چییە بۆ کەسی پێکراوە. بەڵێ وەرزش گرنجێکی تەواوی هەیە بۆ چارەسەر بۆ نەهێشتنی ئازاری پێکان و پلەی پێکانەکە زۆر گرنگە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئایا ئەو وەرزشەی دەیکەی پلەی قورساییەکەی چەندە. بۆیە پێویستە سەرەتا ڕێنمایی لە کەسەکە وتە لە کەسەکە وەرگین ئایا ڕێنمایی پزیشک چییە و چۆن بووە و ئێمەش بە پێی ڕێنمایی دکتۆر وەرزش دەدەین بە کەسی پێکراوە. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم کە تا چەند ئەم وەرزشە جیاوازی هەیە لەگەڵ ئەو وەرزشەی کە کەسانی تر بۆ دابەزاندنی کێش بەکاری ئەهێنن؟ بەڵێ ئەو کەسانی کە ڕوو لە هۆڵەکانی وەرزشی دەکەن یان وەرزش ئەنجام دەدەن لە جا لە هەر شوێنێک بێت بە پێی هەرێکە بە ئامانجێکی دیاری کراو دێنە وەرزشەکە ئەنجام دەدەن. هەیە بۆ تەندروستی خۆی و هەیە بۆ باشبوونی لە پێکان و هەیە بۆ سەرخستنی چێش یاخود دابەزاندنی چێش. بەڵێ بە گوێرەی ئامانجەکە جۆری وەرزشەکان جیاوازە. ئەو کەسانێک کە پێکراون یاخود ئازاریان لە جەستەدا هەیە جۆری وەرزشەکەیان جیاوازە، دەبێت پلەی قورسایی وەرزشەکەیان بۆ دەستنیشان بکرێت و دواتر وەرزشیان پێ بدەین. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم کە بێگومان یاریزانەکان کێنە ناو هۆڵەکانی لێژجوانی و ڕۆژانە بەردەوام وەرزش ئەکەن. ئەمێ بزانم کە بۆ ئەو کەسانی کە ئازاری جەستەیان هەیە پێویستە لە هەفتەیەکدا چەند ڕۆژ وەرزش بکەن و کاتەکەشی چەندێک بێت؟ بەڵێ پلەی پێکانەکە دەور دەبینێت لە کاتی چارەسەرەکە و جۆری پێکانەکەش. ئەو کەسانێک کە بۆ نمونە لە دوای نەشتەرگەری ئەژنۆ یان هەر شوێنێکەیە کاتی پێکانەکانیان دکتۆر بۆی دەستنیشان چ ڕاهێنانێک بکەن، بەڵام زۆر جار کێشە بۆ ئێمە دروست دەبێت دکتۆر تەنیا پێی وتۆ بڕۆ ناو هۆڵی وەرزش ئەنجام بدە، جۆری وەرزشەکەی بۆ دیاری نەکردووە و پلەی قورسایی پێکانەکەشی بۆ دیاری نەکردووە. بۆیە کاتێک کە کەسێک بمانەوێت ڕاهێنانی پێ بدەین بە گوێرەی پێکانەکەی کاتەکەی بۆ دیاری دەکەین. هەیە لە هەفتەیەکدا 3 ڕۆژە، هەیە 2 ڕۆژەوە، هەیە 4 و هەیە پێکانەکەی سووکە و وەک کەسێکی ئاسایی مامەڵی لەگەڵ دەکەین، بەڵام پلەی قورسایی ڕاهێنانەکانی بۆ کەم دەکەینەوە. چونکە کەسێک با نمونەیەک بۆ بینەوە کەسێک کە بۆ نمونە ئەژنۆی تووشی پێکان بوو و نەشتەرگەریشی کردووە، بەڵام لە هەمان کاتدا ئاراستەی لای ئێمە کراوە کە بە وەرزش چارەسەری بۆ بکەین، بەڵام
زۆری وەرزشەکەی بۆ دیای نەکراوە بۆیە سەرەتا دەبێت ئەو وەرزشانە ئەنجام بدەین کە پێیان دەکرێت وەرزشی کشان ماسوولەکە تاکو و خوێن بۆی دەگەڕێتەوە دواتر دەچینە ناو قۆناغیشتی و پێ دەگوترێت قۆناغی بەرەو قورسایی ڕۆشتن کە بەهۆی قایشێکە بە یاخود زیرە ئەوش بە گوێرەی قورسایەکەی بۆی دابنین وە لە دوای ئەو کاتەشدا دەست دەکەین بە تەمرینی واتە ڕاهێنانی قورسایی ئەویش وردە وردە نابێ ڕاستەخۆ قورسایی زۆر بخەینە سەر پێکانەکە بە گوێرەی پێکانەکە قورسایەکانی بۆ زیاد دەکەین. بەڵێ مامۆستا بزانم کە تا چەند گرنگە ڕاهێنەر شارەزایی هەبێت لە پێکانەکاندا بۆی بتوانێت کە ڕاهێنانێکی باش بە ئەو کەسانە بکە کە ئازاری جەستەیان هەیە. بەڵێ طبعا ڕاهێنەر دەورێکی گرنگ و کاریگەری هەیە لەسەر یاریزان بۆ ئەوەی بە ئامانجەکەی بگات و ئەوانەی کە تووشی پێکان بوونە دەبێت ڕێنمایی لە ڕاهێنەر وەرگن بۆ دەبێت یاساکان لەلایەن ڕاهێنەرەوە ئاراستەی یاساکانی یەکەیەکی ڕاهێنان لەلایەن ڕاهێنەرەوە ئاراستەی کەسی پێکراوی یا کەسی وەرزشوان بکرێت کە بۆ منە پێویستە سەرەتا کە خۆگەرم بکرێت خۆگەرمکردنیش بە دوو قۆناغدایە قۆناغی ئامادەکردنی گشتی کە تەواوی ماسوولەکانی جەستەمان دەجوڵێنین و دواتر قۆناغی ئامادەکردنی تایبەتی تەنیا ئەو ماسوولکە دەجوڵێنین کە ئەوڕۆ کاری پێ دەکەین و لە هەمان کاتدا دەبێت ڕێنمایی بدرێت کە ئاو بخواتەوە پێش تەمرین لە کاتی تەمرین و دوای تەمرین چونکە لە کاتی تەمریندا بەشێکی زۆر ترشی نیتریک لە جەستەدا سەرف دەبێت و دواتر کە کۆتایی پێهێنا ڕاهێنانەکانی کشان ئەنجام بدات تاکو ئەو جوڵانی کە کردومانە سوودی لێوەربگرین. بەڵێ مامۆستا کەواتە ئەمێ بزانم کە ئەو جۆرە جوڵانە کامانن کە بێتە هۆکاری چارەسەرکردنی ئازارەکانی جەستە کام جۆرە وەرزشانەیە کە ئێوە ڕۆژانە لەگەڵ ئەو کەسانەدا بەکاری دەهێنن کە ئازاری جەستەیان هەیە. بەڵێ زۆری ئازارەکە دیاری دەکەسرێتە هەمانە تووشی فەقەرەی مل بووە یاخود تووشی فەقەرەی پشت بۆ یاخود تووشی ئەژنۆ ئینزیلاقیان هەر زۆرە ئازارێک بوو بێت بە گوێرەی ئازارەکە ڕاهێنانی بۆ دادرێن وە پلەی ئازارەکەش کە لە سەرەتا باسم کرد چۆنە و کەی توش بووە و هۆکاری توشبوونی چۆنە و قورسایەکەی چۆنە بۆیە بە گوێرەی وتەی کەسی پێکراو یا کەسی خاوەن ئازار ئێمە ڕاهێنانەکان بۆ دایم بۆیە ناتوانم لێرە ڕاستەخۆ بڵێم کامیانە بەڵام گرنگترین ڕاهێنان بۆ شیفای خێرا ڕاهێنانە کشانەکانن بە تایبەت بۆ لە ئەژنۆدا ئەژنۆ کاتێک کەسێک بەستەری تووشی پێکان دەبێت ماسوولەکانی ڕان لەگەڵ ماسوولەکانی کۆڵف بەهێز بکەین تاکو زووتر شیفا بۆ ئەژنۆ بگەڕێتەوە. بەڵێ مامۆستا بەدەر لەو ڕاهێنانە کە ئێوە پێیان ئەڵێن بەو کەسانی ئازاری جەستەیان هەیە ئەمێ بزانم کە هیچ ڕاهێنانێکی تر هەیە کە بتوان لە ماڵەوە ئەنجامی بدەن بۆ ئەوەی کە لە ئازارەکانی جەستەیان نەجاتیان ببێت ئەو کەسانە. بەڵێ بۆ سەرەتای هەر پێکانێک پێویست بە هۆڵی لەرزوانی ناکە بەڵکو خراپیشە بێتە هۆڵی لەرزوانی چونکە سەرەتا ڕاهێنانەکان لە سوکۆ دەست پێ دەکرێت کە بێ بەکارهێنان هیچ ئامێرێکی وەرزشی دواتر دەست دەکەین بە قۆناغەکانی وەک سەرەتا باسم کرد قۆناغەکانی بەستنی قایش دواتر ئینجا ئاسن بەڵێ زۆرترین ڕاهێنانەکان دەتوانین لە ماڵەوە ئەنجامیان بدەین. بەڵێ مامۆستا بزان بەدەر لەو ڕاهێنانەی کە ئێوە پێیان ئەڵێن بەو کەسانی ئازاری جەستەیان هەیە تا چەند گرنگم کەسانە لەگەڵیدا مەلە بکەن و کۆمەڵی ڕاهێنانی تر بکەن بۆ ئەوەی کە چارەسەری ئەم ئازارانە بکەن کە لە جەستەیاندا هەیە. دەمەوێت یەک هەڵە ڕاست بکەمەوە کە زۆر ئاراستەی یاریزانەکانیان بە کەسی پێکراو دەکرێت کە دەگوترێ مەلا لە ئەسڵدا دکتۆر کە ڕێنمایی دەدا بە کەسی پێکراو دەڵێ مەلە مەبەستی ڕاهێنانە لە ناو ئاودا چونکە مەلا قورسە بۆ کەسی پێکراو لەوانێت تووشی ئازاری زیاتری بکە بۆی وا پێویستە سەرەتا ڕاهێنانی لە ناو ئاودا بکە گرنگێکی تەواوی هەیە چونکە ئاوەکە فشارشی زۆر دەخات سەر ماسوولەکانی جەستە و شیفای خێراتر دێ بۆ کەسی پێکراو. بەڵێ مامۆستا باست لەوە کرد کە مەلەکردن کاریگەری خراپی هەیە لەسەر و کەسانی ئازاری جەستەیان هەیە کەواتە ئێوە تا چەند گرنگە کۆنتاکتان هەبێت لەگەڵ پزیشکی پسپۆڕی ئەو کەسانی کە ئازاری جەستەیان هەیە بۆ ئەوەی کە بە هەماهەنگی بزانن بەیەکەوە چی چارەسەرێک بۆ ئەو کەسەدا ئەنێن تاوەکو بتوانن بە زووترین کات ئازارەکانی جەستەی چارەسەر بکەن. بەڵێ بۆ ئەوەی هەڵە تێگەیشتن نەبێ مەلە خراپ نییە بەڵام شێوازی
ئەنجامدانەکەی لەوانێ خراپ بێ مەلە زۆر باشە بەڵام ڕاهێنان لەناو ئاودا نەک مەلە خودی خۆی چونکە مەلە لەوانێت تەواوی ماسوەکانی جەستە بجوڵێنێ ئەو ماسوەکانی کە پێویست نینە لە کاتی پێکاندا جوڵەی بکەن بۆیە پێویستە ڕاهێنانێکی هێواش پلە پلە زیاد بکرێت اینجا ئەنجام بدرێت نە مەلە زۆر باشە بەڵام چۆن دەیکەی و چ دەکەی بەڵێ لە پاڵمەلەش پێویستە هەندێک ڕاهێنانی کەی بۆ زیادکردنی هێزی ماسوولەکان لە هۆڵەکان ئەنجام بدرێت یان لە دەرەوەی هۆڵ ئەنجام بدرێت بە گوێرەی جۆری پێکانەکە جۆری ڕاهێنانی دەستنیشان دەکەین. بەڵێ مامۆستا ئێوە پێیان ئەڵێن کە ئەو جۆرە ڕاهێنانانە کامانن کە پێویستە ئەوان بیکەن تا چەند گرنگە ئێوە بەردەوام لە هۆڵەکانی لەشجوانیدا لەگەڵیان بن بۆ ئەوەی کە ئەو ڕاهێنانی کە بۆیان نووسراوە بە هەڵە ئەنجامی نەدەن تا کاریگەری نەبێت لەسەریان و ئازارەکانیان زیاد نەکات. بەڵێ شیفای خێرا بۆ کەسی پێکراویا بۆ کەسی خاوەن ئازار دەگەڕێتەوە سەر ڕاهێنەر ئایا ڕاهێنەر هەوڵی چی بۆ داوە و ئایا چۆن مامەڵی لەگەڵ کەسی پێکراو کردووە بەڵێ ڕێنماییەکانی ئێمە و پلەی لێزانی ئێمە ئایا ئاسی زانستیمان یان هەر شێوازێک لەو شێوازانە دەوری کاریگەری هەیە لەسەر یاریزان و گرنگیشە ڕاهێنەر لەگەڵ کەسی پێکراو بێ بەڵام پێویستە کەسی پێکراویش تەواوی ئەو ئازارێک کە بەسەری هاتەوە یان ئەو ڕێنمایە کە دکتۆر پێی وتووە لای ئێمە باسی بکات و ئێمەش بتوانین بە جوێرەی ڕێنمایەکە بە جوێرەی وتراوەکانی خۆی ڕێنمایی بدەینێ و لەگەڵی بین و ڕاهێنانەکانی پێ بکەین. زۆر باشە. مامۆستا بزانم کە بەپێی لە کەسێک بۆ کەسێکی تر بەپێی تەمەن بەپێی ڕەگەز تا چەند ئەم ڕاهێنانانە گۆڕانکاری بەسەردادێت. بەڵێ پلەی ڕاهێنان زای تەمەن و ڕەگەز گرنگی تەواوی هەیە لە خێرا شیفای پێکان بۆیە ئازارەکان زووتر لە پیاو چاک دەمن چونکە بەرگەی زیاتری هەیە و هێزی زیاتری هەیە وەک لە ئافرەت و بە گوێرەی تەمەنیش بە گوێرەی ڕەگەزیش زۆری ڕاهێنان دەستنیشان دەکەین. زۆر باشە. مامۆستا بزانم کە زیادی کێش تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازارەکانی جەستە ئەو کەسانی کێنە لای ئێوە کێشیان زۆرە ئێوە چۆن ڕێنماییان ئەکەن بۆ ئەوەی کە کێشیان دابەزێنن تا ئازارەکانی جەستیان چارەسەر بکرێت. بەڵێ کێشی زۆر کاریگەری تەواوی هەیە لەسەر زیاتربوونی ئازار زۆر جار دکتۆرەکان کاتێک کەسێک دەچێتە لایەن کەسێکی پێکراو دەچێتە لایەن ڕێنماییان دەکەن دەڵێ سەرەتا بڕۆ خۆت داببەزێنە دواتر وەرەوە لای ئێمە چونکە کاتێک کە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدات لە هەمان کاتدا زیاتر تووشی ئازار دەبێت بەڵام ئەگەر بێت و لای ئێمە کێش داببەزێنێ دواتر بچێ نەشتەرگەریەکە بکات و ئازاریش کەمتر دەبێت و پلەی شیفاشی خێراتر دەبێت بۆیە دابەزاندنی چێش گرنگی تەواوی هەیە بۆ کەمبوونی ئازار بۆ خێرا شیفای ئازار و لە هەمان کاتیشدا شتێکی زۆر گرنگمان بیر نەچێت هەر ڕاهێنانێک کە کەسی پێکراوە کەسێک بۆ تەندروستی خۆی دەکا دەبێت گرنگی تەواو بە خواردن و خەو بدات چونکە زۆرترین ڤیتامینات کانزاکان و پرۆتینات کاربۆهایدرات تەواو یەکە خۆراکیەکان لە خواردندا هەیە گرنگی تەواوی هەیە لەسەر جەستە. بەڵێ. مامۆستا بزانم ئەو کەسانی کە کێشیان زۆرە لەگەڵیشە ئازاری جەستیان لێیە لە هەردوو حاڵەتەکەیان هەیە ئەمە بزانم تا چەند گرنگە کە ئەمان وەرزشکردن بۆ هەردوو جۆرەکە بەکاربێن ئایا ئەبێت کە هەم بۆ دابەزانی کێشیان هەمیش بۆ چارەسەرکردنی ئازارەکانیان بەکاری بهێنن؟ بەڵێ دەتوانن و جۆری وەرزشەکەیان جیاوازە لەبری ئەوەی کە پشت بە جەستەی خۆی ببەستێ لەوانەیە بە هاوکاری ئامێرێکەوە وەرزشەکان ئەنجام بدات و تاکو بۆی ئاسان ببێت و باشتر بتوانێت وەرزشەکان ئەنجام بدات. زۆر باشە. مامۆستا وەکو دوامین پرسیارم ئەمەوێت پرسم کە ماوەی چارەسەربوونی ئازارەکانی جەستە بەهۆی وەرزشکردنەوە چەندێکی پێویستە؟ ئایا ئەتوانێت بە زووترین کات چارەسەرکرێ یاخود پێویستە ئەو کەسە بەردەوام وەرزش بکات؟ بەڵێ نابێت پەلە بکەین لە چارەسەری پێکان چونکە تەمەن ڕەگەز و جۆری پێکان کاریگەری هەیە لەسەر ماوەی چارەسەربوونی بۆیە ماوەکە ناتوانین ئێمە دەستنیشانیکەین بەڵکو جۆری پێکانەکە دەستنیشانی دەکات یاخود ڕەگەز یاخود تەمەن بۆیە ئەو پێکانانێک کە قورسن ماوەی چارەسەریان تاخیرترە وەکلەو پێکانانێک کە ئاستانن چونکە زۆر پێکان هەیە کە سووکە پێویستی بە وەرزشێکی ئاسایی هەیە و ئەو هەموو قورسایی خستە سەرش ئەستۆی خۆت ناوێت و بەڵام پێکانێک کە قورسە پێویستە
بە شێوێ بەسەبری لەگەڵی بجوڵێ و مامەڵی لەگەڵ بکەی و دواتر ماوەکەشی زیاترە بۆ چارەسەر. بەڵێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ سپاس بۆ مامۆستا محەممەد خالید ماستەر لا زانستی ڕاهێنانی وەرزش کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە ئاڕانیەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم ناوبڕێکی کورت و دواتر بەردەوام ببین. ليه چۆن حیانی بوون؟ بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری دۆماندا باس لە خوێندنی پیشەیی دەکەین زانین کە خوێندنی پیشەیی چی و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە لەم ساڵدا لەگەڵ ئەوەی کە نەخۆشی کۆرۆنا هەیە تا چەند کێشەکانی خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان زیادیان کردووە و تا چەند گرنگە کە وەزارەتی خوێندن خوێندکاران لە قۆناغەکانی بنەڕەتیەوە ئامادە بکات بۆ ئەوەی کە بچنە خوێندنگا پیشەیەکان و بەدەل لە خوێندنگا ئەکادیمیەکان کە بۆی دەڕۆن لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە چۆن بتوانرێت کێشەکانیان چارەسەر بکرێ و پلان و پرۆژەی ئەوان چیە. هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ئاستۆدیەکانمان مامۆستا حەوتا محەممەد بەڕێوەبەری خوێندنی پیشەیی و پەیمانگا پیشەیەکانی وەزارەتی پەروەردە لەگەڵمانای مامۆستا سڵاو لێوێ بەیانیت باش بێت. ئەمێ سەرتا باس لەوە بکەین کە خوێندنی پیشەیی چیە و مەبەستمان لێ چییە. بەیانی باش بەیانی ئێوە و گەلی کوردستانیش باش وا دیارە خوێندنی پیشەیی بریتە لە پێگەیاندنی کادیر لە پۆسپۆرە جیاجیەکانی کادیری پیشەی پێگەیاندنی کادیری پیشەیی لە بوارە جیاجیەکانی پەروەردەی پیشەییدا. ئێمە کادیری پیشەیی دیارە لە پەروەردەی پیشەییدا بازنەیەکە لە بازنەکانی پەروەردەی پیشەیی. ئێمە چۆن دەتوانین گرنگی بۆ پەروەردە پیشەیە بدەین وە لە داهاتوودا قوتابی خوێندکارانمان سوودی لێوە ببینن. بەڵێ مامۆستا بێ بزانم کە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی دراوە بە خوێندنی پیشەیی. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە بە عێراق بەگشتی زیاتر ئەوەندەی گرنگی بە خوێندنی ئەکادیمی دراوە زیاتر بە خوێندنی پیشەیی نەدراوە. تۆ سیرکە لە قۆناغی بنەڕەتیدا ئەوانەی قوتابی خوێندکارەکانمان بەرەو ئەکادیمی بوون دەچن بەرەو پیشەیی بوون ناچن. ئەوەش گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کردووە بوویتە هۆکارکەوە هەرێمی کوردستان تووشی ئەم قەیرانە بێتن. تۆ سیرکە لە قۆناغی بنەڕەتیدا 1970 بۆ 1990 قوتابی خوێندکارانمان بەرەو ئەکادیمی دەڕۆن. کاتێ دەبن بە پۆلی 12 ئامادەی ئەوەش دەردەچن ئەوەش زەختێکی یەکجار زۆر لەسەر وەزارەتی خوێندنی باڵا دروست دەکات. خوێندنی باڵا بە ناچاری لە زانکۆ و پەیمانگەکان شوێنیان بۆ دەکاتەوە ئەوانشی دەرەجەیان کە ئەوانشی کە دەرەجەیان کەمە لە بازاری زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان وەردەگیرێن وە لە دوای ئەو 4 ساڵە ئەوانە بە بەتاڵی دەکەونەوە سەرشەقام. بۆیە ئێمە دەبی پلانمان هەبی بۆ ئەوە چۆن بتوانین قوتابی خوێندکارەکانمان لە قۆناغی بنەڕەتیدا بەرەو پیشەی بوون بچوون و پێ خوێندنەکەیان ببەسترێتەوە بە بازاڕی کاری سەردەم. بەڵێ مامۆستا بێ بزانم کە وەزارەتی پەروەردە هیچ ئامادەکارێکی کردووە بۆ ئەوەی کە خوێندکارانی بنەڕەتی لە دوای تاواکردنی قۆناغی نوێی بنەڕەتی بەرەو خوێندنی پیشەیی بڕۆن. بەڵێ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئەمە هەستمان بۆ قەیرانە کردووە. بەڕاستی
کەوا لە ڕابردوودا خوێندن بەبێ پلان خوێندراوە بەبێ ڕەچاوکردنی بازاڕی سەردەم خوێندراوە وە سەیرکەین تۆ چەندین ساڵێکەوە خەریجەکانمان لە بازاردا بەبێ ئیش بەبێ کار دەسوڕێنەوە تەنها بڕوان ئەمە دابەش کراوە ئێمە لە وەزارەتی پەروەردە کاتێک کە هەستمان بەو مەترسیە کردووە ئێمە پلانمان هەیە بەرنامەمان هەیە بەرنامەمان داناوە بۆ ئەوەی بتوانین تا ڕادەیەکی زۆر لەو مەترسیانەدا کەم بکەینەوە کەوا ئێستا تووشی ئەو قەیرانە بووینە. بەڵێ مامۆستامێت بزانم کە لەم ساڵدا کێشەکانی ئێوە بەڵام بەداخەوە قەیرانی دارایی ڕێگر مامۆستا ئەگەر گوێت لێم بێت ئەمێ بزانم کە کێشەکانی ئێمە لەو ساڵدا ئێمە فەرموو ئێمە کێشەمان زۆرە لە وەزارەتی پەروەردە کەمبوونەوەی و نەمانی بودجێ فێرکردنی پیشەییکەوە ئەوە کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردووە کەمبوونەوەی خولی ڕاهێنان و مەشق بە مامۆستایانی پیشەیی چونکە مامۆستایانی پیشەیی بەردەوام دەبێت ڕاهێنان بکەن بەردەوام دەبێت تەدریب بکەن لەسەر ئەو ئالەتانەی کەوە لە ئامادەیە پیشەیەکان هەیە ئەگەر ئێمە سیر بکەین ئێستا لە ئامادەیە پیشەیەکانمان ئەو ئامێرانەی هەن کە ئیساڵانی کۆنن بەڵام ئێستا کە ئالەتی 2020 لە بازارن نمونە لە ئامادەی سناعمان هەیە سیارەی مۆدیل کۆنی لێە بەڵام لە ئێستادا سیارە ماشێنی 2020 کەوتە بازارەوە بێ ئێمە بەردەوام دەبی تەدریب بۆ مامۆستایانە بکەین خولی ڕاهێنان بۆ مامۆستایانە بکەین بۆ ئەوەی بتوانن قوتابی خوێندکارەکانمان وا ڕابهێنن ئیشە کاتێک کە لە ئامادەیەکان دەردەچن بتوانن ئیشەکانیان پەیوەست بێ گرێ درابێ بە بازاڕێکردن بتوانن بە ئاسانی کاریان دەست بکەوێت. بەڵێ مامۆستا لە ڕووی شوێنی خوێندن لە ڕووی خزمەتگوزارەکانی خوێندن ئایا تا چەند بەردەستن بۆ خوێندکارانی کە ئەیانەوێت لە ئامادەیە پیشەیەکان بخوێنن؟ ئەوە بەداخەوە ئەوە خەلەلەکە ئێمەی وەزارەتی پەروەردە بووینە کە لە ڕابردوو نەمانتوانیوە وەکو پێویست هۆڵەکانی خوێندن ئامادەیەکان ڕابهێنین بتوانن قوتابی خوێندکارەکانمان ڕوو لە ئامادەیە پیشەیەکان بکەن بتوانن هەر لە قۆناغی ئامادەی پێشتاوکردنی 12 ئامادەی ببن بە خاوەنکاری خۆیان بەڵام ئێمە لە وەزارەتی پەروەردە خۆشبەختانە پلاندانا و لە داهاتوو ئیشە ئەگەر بێت و قەیرانی داراییە ڕێمان پێبدا لە داهاتوو پلانێکی زۆر باشمان هەیە بەرەو پێشچوونێکی باش بەخۆ دەبینی پەروەردە پیشەیەکان ئەوانەی کە لە پۆلی نۆی بنەڕەتیەوە دەردەچن دەستنە قۆناغی ئامادەیی بتوانن ئەو پسپۆڕانیان بۆ دیاری بکرێتن کەوە لە داهاتوو ئیشی پێ بکەن لە بازاردا بتوانن بیبەستینەوە بە بازاڕی کاری سەردەم بتوانین ئەوانەوە بە شێوازێک تەدریب پێ بکەین کە ئەو پیشەی ئێستا لەو تەتەوراتی تەکنەلۆژیای ئێستا هەیە ئامادەیە پیشەیەکانمان پەیوەست بکەین واتە هاوتەریبی بکەین لەگەر ئەو پێشکەوتنی ئێستا لە بازاڕەکاندا هەیە لە دوای پۆلی شەش دەرچوونی پۆلی شەشیان بتوانن ببن بە خاوەن ئەفکاری خۆیان دیدی خۆیان تێڕوانینی خۆیان لە داهاتوو ببن بە خاوەنکار لە بازار بچن ئیش بکەن. بەڵێ مامۆستا ساڵانە زۆر خوێندکار هەن ئارەزوی ئەوە ئەکەن کە بچنە خوێندنە پیشەیەکان و لە دوای تاواکردنی قۆناغی نوێی بنەڕەتیەوە ئەیانێت کە بڕۆنە ئەم پەیمانگایانە و ئەم ئامادەیانە بۆ ئەوەی کە درێژە بە خوێندنیان بدەن ئەمێ باس لەوە بکەین کە ساڵانە خوێندکارێکی زۆر وەرناگیرن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە و شێوازی وەرگرتنی ئەو خوێندکارانە بە چ شێوازێکە؟ ڕاستە ئەوە گرفتی زۆر بێ ئێمە دروست کردووە ئێمە بەردەوام لە چارەسەرکردنی ئەو کێشانەی ئەمە کێشەمان ئەوە نییە مەسەلەن چۆن قوتابیەکان خوێندکارەکانمان وەردەگیرێن ئێمە کێشەمان پێشکەوتنی ئامادەیە پیشەیەکانە پێشخستنی ئەو ئالەتانەیە کە لە ئامادەیە پیشەیەکاندا هەنا چونکە ئەوانەی ئێستا لە ئامادەیە پیشەیەکان دەردەچێن کە تەواوی دەکەن وەکو پێویست کاریان دەست ناکەوێ ئیشیان دەست ناکەوێ چونکە ئامادەیە پیشەیەکانمان لە ئاستی پێویستی بازار دانین ئەوە خەلەلی بۆ ئێمە دروست کردووە ئەوە کێشە گەورەکەی ئێستا ئێمە بەرەوچی ئێمە گرتووە ئێمە تا ئێستاش کە قوتابی خوێندکار لە ئامادەیە پیشەیەکان تەواو دەکەن دەخوێنن ئارەزویان هەیە لە زانکۆ پەیمانگەکان بخوێنن بەڕاستی خەلەلەکە لێرەیە یعنی تو کە قوتابی خوێندکار دەچیت بۆ ئامادەیە پیشەیەکان دەخوێنە ئامادەیە پیشەیەکان تەواو دەکاتن دەبێت لە ماوەی ئەو قۆناغی ئامادەیە ئەو قوتابی ئەو خوێندکارە فێرە ئیشەکەبی لە بازار بتوانێت چۆن ئیش دەکات بتوانێت لە بازار دەکاری دەست بکەوێت
بکەوێتن ئیمە وا ڕاهاتینەوە کەلتورەکە وا بۆمان بجێمە کە قۆناغی ئامادەی تەواو دەکە پیشەی بچی زانکۆ پەیمانگاکان تەواوکە لە پاش زانکۆ پەیمانگاکان دیسان بە بەتاڵی دەکەوتەوە بازار ئێمە پلانمان هەیە بەرنامەمان هەیە لە قۆناغی ئامادەیدا قوتابی خوێنکار لە ئامادەی پیشەکان فێرە ئەو پیشەبی کە لە بازار کاری پێدەکە بتوانێت لە داهاتوو سوودمەند بێ پرۆژە هەبێ ئەفکاری هەبێ. بەڵێ مامۆستا باسە گلەوانەکانی خوێندن بکەین لە ئامادەیە پیشەیەکان ئەمێ بزانم کە تا چەند وانەکانی خوێندن لەم ئامادەیانە جیاوازیان هەیە لەگەڵ ئامادەیەکانی ترکە خوێندکاران بۆی دەچن تا چەند هەڵتانداوە کە ئەم وانانە کاریگەری هەبێت لەسەر خوێندنەکەیان و پەیوەندێکی پتەویان هەبێ بەیەکەوە. بەڵێ ئێمە ئامادەکاری باشمان کردووە پلانی باشمان داناوە لە داهاتوو بۆ نمونە ئێستا ئێمە خەریکی دروستکردنی سێ کۆمەڵگەی گەورەی پیشەین لە هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی دۆ زیاتر لە 29 اختصاص لە خۆ دەگرێت زیاتر لە 29 اختصاص لە خۆ دەگرێت بەڵام بەداخەوە قەیرانی دارایی ڕێگەی پێنەدا هەر کاتێک ئێمە ئەو سێ کۆمەڵگەی پیشەیەمان تەواو کرد لە داهاتوو زیاتر لە چەند هەزار هەر کۆمەڵگەی زیاتر لە چەند هزار قوتابی خوێنکار لە خۆ دەگرێت ئەوە لە داهاتوو کەەوە ئەمە ئیشمان لەسەر کرد تەواو بوو ئیشاڵڵا ئەوە خوێنی پیشەی بەرەو پێسوونێکی یەزگار باش بەخۆ دەبینێت لە هەرێمی کوردستان دەچێتە قۆناغێکی نوێەوە ئەو کاتێک کە لە قۆناغی بنەڕەتیدا قوتابی خوێنکار اختصاسەکەی بۆ دیاری دەکرێت اختصاسەکەی بۆ دیاری دەکرێت پسپۆڕەکەی بۆ دیاری دەکرێت کە بچی لە چ جۆرە خوێنێک بخوێنێت چ جۆرە خوێنێک سوودی دەبێت نەک ئەو خوێنەی ئێستاکە دەیخوێنن سوودی نابێ سوودی لێ وەرناگرێت لە داهاتوو ئیسیفادەی لێ ناکاتن بەڵام لەگەر تەواوبوونی ئەو کۆمەلگای ئێمە دەتوانین هەنگاوێکی باش بەرەو پێشەوە بچین هەر لە قۆناغی بنەڕەتیدا ئەو قوتابی خوێنکارانی ئێستا بەرەو ئەکادمی دەڕۆن زیاتر تێڕوانینیان ئەفکاریان فراوانتر دەبێت ڕایان بینن کەوا بەرەو پیشەی بوون بچن لە بازاڕی کاردا ئیشیان دەست بکەوێت لە داهاتوودا. بەڵێ مامۆستا بزانم تا چەند خولی تایبەت هەبوو بۆ خوێندکارانی کە لە ئامادەیە پیشەکان بۆی کە بتوانن زیاتر برەو بەتوانەکانیان بدەن لە هەمان کاتیشدا هیچ خولێک هەبوو کە مامۆستاکانی ئەم ئامادەیانەتان کرد بێتوانێ؟ بەڵێ لە ڕابردوو هەبووە خولەکان بەڵام وەکو پێویست نەبووە وەکو پێویست نەبووە خولەکان بەڵام ئێستا لە بەرنامەماندا هەیە لە پلانی ئێمەدا هەیە کەوا بەردەوام بمانەوێت خوێندنی پیشەی سەرخەین ئەو پلانێکی ئێمەدامانەوە بەردەوام تەدریب ڕاهێنان بە مامۆستایانی پیشەی بکرێت لە ناوەی وڵات لە دەروی وڵات ڕاهێنەری بەتوانە بینین کە مانگانە ئەزیزەی بە پێشکەوت و تەتەوڕ دێتە بازاڕەکان بەردەوام دەبی تەدریبی لەسەر بکرێت ئیشی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەو مامۆستایانە بێن لە ناوەندەکانی خوێنی پیشەی تەدریبەکانی خۆیان گرنگی پێ بدەن و قوتابی خوێنکارەکان لەسەر ئەو ئالەتانە ئەو ئەزیزانە ڕابێنن کەوا دەکەونە بازاڕەوە تۆ سەیری ئەو وڵاتانەی دەوروبەر بکات یان سەیری دەوڵەتە عەرەبیەکان بکە ئەوانەی پشتیان بەنەوت بەستووە لە دابەزینی ئاسینەوە تووشی چ قەیرانێک دەبن تۆ سەیری تورکیاکە چی بەسەر هاتووە بەڵام تۆ سەیری وڵاتی دراوسێمان بکە سەیری ئێران بکەکەوە لە بواری پیشەی پێشکەوتووە تەتەوڕە چەندین قەیرانی توژوە بەڵام لەسەر پێی خۆی وەستاوە زیاتر خوێنی پیشەی لە 150 واتێ پەڕاندووە ئێمەش دەبی هاوشێوی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا نمونە سەیری ئەڵمانیا بکە لە خوێنی پیشەی چەند پێشکەوتووە ئێمە دەبی هاوشەوەی ئەو وڵاتانە گرنگی بە خوێنی پیشەی بدەین بۆ ئەوەی بتوانین نەوەکانی داهاتوومان وا پەروەردە بکەین وا ڕابهێنین بە ئاسانی لە بازاڕی کاردا کاریان دەست بکەوێت ئیشیان دەست بکەوێتن. بەڵێ مامۆستا بزانم و مامۆستایەکانیشمان بەردەوام خولی ڕاهێنان بکەن لە دەرەوەی شار لە دەرەوەی وڵات لە ناوەی وڵات لەسەر ئەو ئالەتە پێشکەوتوانەی کەوا مانگانە دەکەونە بازار ئیشی لەسەر بکرێت دەبی ئەوە ڕاستەخۆ لە ئامادەیە پیشەیەکاندا هەبێ بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان بینایەکانمان وەکو پێویست نین بینای ئامادەی پیشەیەکانمان هەموو دوو دەوامی و سێ دەوامینە ئەوە کارەسەتە بەڵام هەر کاتێک ئەو کۆمەڵگە پیشیانەکەتە سەرپەی خۆی ئێمە دەتوانین لە داهاتوو کاری زۆر باش بکەین ئەو 1970 کەوا ئێستا لە قۆناغی ئامادەی قوتابی خوێنکارەکانمان ڕویان لە ئەکادمی کردووە ڕوو لە پەروەردە پیشەیەکان بکەن بتوانن اختصاصی خۆیان پسپۆڕی خۆیان لەو بارەدا ببینەوە بچن لە بازاردا کار بکەن و ئامادەی پیشەیەکانمان ببەستینەوە بە بازاڕی کاری سەردەم. بەڵێ مامۆستا بزانم لە ئامادەیە پیشەکان تا چەند گرنگی درا بەوانە پراکتیکیەکان تا چەند هەوڵتاندا خوێندکاران فێری ئەو وانانە بکەن کە بێگومان پێویستە بۆیان و پێویستە بۆ ئەوەی کە برەو بەتوانەکانیان ببۆی لە دواهاتوودا خاوەنی پیشەی خۆیان بن.
ئێمە گرنگجیمان پێداون بەڵام وەکو پێم گوتی ئێمە کێشەمان هەیە کێشەی بینامان هەیە کێشەی ئالەتی کۆنەکانمان هەیە تا ئێستا لە ئامادەی پیشەکان نمونە عەدادی سناعەکانمان سیارەی مۆدیل 83 لەیە بەڵام ئێستا کە 2020 کەوتە بازارڕەوە ئەتوو کە بەردەوامیش بی لەسەر ئەو تەدریبانە ئیشی لەسەر بکەی سوودی لێ نابینی ئیسیفادەی لێ ناکەی تا ئێستا سەلاجەی هەشتاکان لە پیشەیەکاندا هەیە بەڵام ئێستا سەلاجە مزەمیدەی 2020 کەوتە بازار ئەتوو ئەگەر پراکتیکیش ئیشی لەسەر بکەی وە ناتوانی ئەو کادیرە بەرهەمبێنی لە بازاردا بچی کار بکاتن ناتوانی ئەو کادیرە ئەو فێرخوازەوە فێر بکەی ڕاستە و خۆ لە قۆناغی ئامادەی ببی بە خاوەنکاری خۆی بچی لە باژار ئیش بکات و بژەوی خۆی پەیدا بکاتن پێویستی بۆ نەبی بچی لە زانکۆ بخوێنیتن ئێستاش ئێمە دەبی ئیش لەسەر ئەوە بکەین و ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی فێرکردنی ئامادەی پیشەیی دەمێکە ئیشمان لەسەر کردووە ئێمە کە دیزایانی ئەو کۆمەڵگە پیشێتەوە بۆ ئەوە هەنگاوێکی ئێجگار گرنگە لە وەزارەتی پەروەردە ئێمە داومانە ئێمە پلانمان هەیە بەرنامەمان هەیە لە ئەو بابەتە بۆیە ئێستا فەرم و سیر کە دەرچۆکانمان چۆن بە بەتاڵی لە بازار دەسوڕێنەوە دەرچووی چەند ساڵمان دانەمەزراوە یعنی تا ئێستاش دەرچۆکانمان وا ڕاهاتون کاتێک کە ئەو خوێندنی پیشەی تەواو دەکەن لازمە لەسەر حکومەت دامەزرێنی بەداخەوە یانی ئەگەر بێت و ئێمە حکومەت لە ئێستادا میلاک ڕێک بخیتەوە تا دڵنیات دەکەمەوە تا 5 ساڵی کە حکومەت پێویستی بە فەرمانبەر نییە دایمەزرێنیتن لە سەرچی دەوڵەتدا بۆیە پێویستە ئێمە لە قۆناغی ئامادەیی ئالەتەکان وا بە شێوازێک تەتەوڕ پێ بدەین گرنگی پێ بدەین ئیتیمامی پێ بدەین هەر لە قۆناغی ئامادەی قوتابی خوێندکارەکانمان فێرە ئەو پیشە بن فێرە ئەو کارە بن کەوا لە بازاردا لە ڕۆژدا کاری لەسەر دەکرێتن. بەڵێ مامۆساوەکو کۆتا پرسیارم ئەمە باسێک لێ بکەین ئەو خوێندکارانەی کە خوێندنگا پیشەکان تاواکەن لە دوای تاواکردنیان کۆمەڵێکیان حەز دەکەن کە بچنە خوێندنگا ئەکادیمیەکان و بچنە زانکۆ پەیمانگاکان ئەمێ بزانم کە چەند ئێوە ئاسانکاریتان بۆ کردوون ئێوە چیتان بۆ کردون بۆ ئەوی کە بتوانن لە زانکۆکان وەربگیرن خۆی کێشەکەیمە ئەلێرێ بەڕاستی ینی چۆن لە ڕابردوو ئامادەی پیشەیەکان وا ڕاهاتون کەوا تەواو بکەن دەبی لە زانکۆ پەیمانگەکان وەربگیرن بەداخەوە ئەوە پێچەوانەکەی ڕاستە دەبێت کاتێک کە قوتابی خوێنکار پیشەی تەواو دەکات ببێت بە خاوەنکار ببێتە سەرمایەکی گەورەی ئەو وڵاتە بچی لە بازار ئیش بکە ئەمە پێویستمان بە کادیری وەسەتە لە بازاردا ئیش بکاتن تو ئێستا سیر کە ئێمە لە هەرێمی کوردستان کادیری وەسەتمان نما کادیری ناوەندمان نماوە لە بازار هەموو خەڵکی بیانی دێن لە بازاردا ئیش دەکەن هە لە بواری وەرشە و لە بواری سناعە لە بواری زراعە لە بواری بازرگانی هەموو خەڵکی بیانین ئیش دەکەن ئێمە نیتمان ئەگەر وا بڕوە ئەوەی تۆ باز دەکەی جەنابەت باسی دەکەی کەوا قوتابی خوێنکار لە بواری پیشەی تەواو دەکەن بچن لە زانکۆ پەیمانگەکان وەربژیرێن کەواتە ئێمە چیمان کردووە بەڕاستی بەداخەوە ئەوە پێچەوانەکەی ڕاستە ئێمە دەبی بە شێوازێک کار بکەین ئامادەی پیشەکانمان بە شێوازێک گرنگی پێ بدەین برێوی پێ بدەین بتوانین قوتابی خوێنکار هە لە قۆناغی پیشەیی ببێت بە خاوەنکاری خۆی ئەفکاری خۆی تێڕوانینی خۆی دیدی خۆی لە بازاردا بچی پرۆژەی بچوک بکاتەوە خۆی بژێنی نەک بچیت لە زانکۆکاندا بخوێنێتن ئاساییە مەسەلەن حەقی خۆتی قوتابی خوێنکار بچی لە زانکۆ پەیمانگەکان بخوێنێ برە بە خوێندنەکەی خۆ دەخوێنی باڵا بخینی ماستەر بخینی دکتۆرا بخینی بەڵام هەدەفی ئێمە بەرنامەی ئێمە پلانی ئێمە گرنگدانمان بە خوێندنی پیشەیی بۆ ئەوەی کادیری ناوەند دروست بکەین لە بازاردا بتوانین کادیر وا پەروەردە بکەین ئیش بکەین لە بازار بەداخەوە یعنی کەلتورێکی زۆر خراپ لای ئێمە دروست بووە یعنی کە ئەتوو ئامادەی پیشەیەکان تەواو دەکەی دەچی بۆ زانکۆ دوای زانکۆ چی دەکەی ئایا ئەتوو وا ڕاهەتووی وا پەروەردەکەی بتوانانی بچی لە بازار ئیشکە یان لە دوای قۆناغی زانکۆ بە بەتاڵی لە بازارەکاندا دەسوڕێەوە و ناتوانانی کار بۆ خۆت بدۆزیەوە. بەڵێ مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ مامۆستا حاوتا محەممەد بەڕێوەبەری خوێندنی پیشەی و پەیمانگا پیشەکان لە وەزارەتی پەروەردە کا لە ستۆدیۆکانمان بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر کچێک کە لە کەلارە لە ڕێگەی سێرکردنی کەناڵە تیڤیەکانەوانێ فێری 5 زمانی جیاواز بۆ بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین.
درێژای تەمەنم تا ئێستا ئەو هەموو زمانە فێر بووم. تەمەنی 24 ساڵە و دەتوانێت بە 5 زمانی جیهانی قسە بکات. شاناز فەرهاد دانیشتووی کەلارە و لە ڕێگەی تەماشاکردنی تەلەڤیزیۆنەوە توانیوێتی فێری 5 زمان ببێت. ئێستا دەتوانێت بە زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، فارسی، هیندی و تورکی قسە بکات. فێری 5 زمان بووم جگە لە زمانی دایک کە زمانی کوردیە. زمانەکانیش چین، هیندی، فارسی، عەرەبی، ئینگلیزی، تورکی کە تا ئێستا ئەوش هەر لە تەنها لە سەرکردنی فیلمەکانە و لە کەناڵی تەلەڤیزیۆنەوە فێر بووم و هیچ شتێکی بەبێ ئەوەی خۆل بکەمەوە یان مامۆستایەکم هەبێ یان هەر شتێک. وڵی ڕۆژانە دەور 3 ساعت 4 ساعت ئەوە سەری تەلەڤیزیۆن شتەکان بەکرد بۆی شتێکی مەسەلەن بە بەردەوامی بێ بۆ ئمڕۆ ساعتی سیر نەکەم بەیانی سەیری نەکەم بۆ ئەوی زمانەکەم لەبیر نەچێتەوە هەموو ڕۆژێ ئەو پەڕی فیلمێکم دیارە کرد خۆ فیلمەکان ئەوش هەر 2 ساعتە فیلمێکم دیارە کرد بۆی هەموو ڕووداوەکانی بزانم و ئەو زمانەی کە لەو فیلمە بەکاراتوە من بەکاری بێنم. شاناز ئەو کاتەی تەمەنی تەنها 4 ساڵان بوو لە ڕێگەی بۆلیودەوە عاشقی زمانی هیندی بوو وەک یەکەم زمانی بیانیش فێری ئەو زمانە بوو. بۆ ئەوی زمانەکەم لەبیر نەچێتەوە بەس قسەی پێ ئەەکەم تێگەی ئانی هەموو ڕۆژانە هەوڵ ئەدەم ئەو شانەی بۆ نمونە کاتێک تۆ ئەڕۆیتە دەرەوە دەرگای شتێک ئەبینی هەوڵ ئەدەم بە هەموو زمانەکان وشەکان دووبارە بکەمەوە کە بە دەرگا ئەوترێکی بەڵام زیاتر لە ماڵەوە ئێستا بەس تورکێک قساکەم بۆی زۆر سراحەت بم لە کاتی قسەکردن بە تورکیا ناتوانم قسە نەکەم ئەبێ هەموو بیرۆڕاکانم ئەوێ دەری ببڕم زۆر جار میوانە شتێکمان بێژن گوێمە دەرێ و شانازە شێت بووە زۆر جار واڵێن هەر لەبەر خۆمە قساکە بیرۆڕاکانم دەرەبڕم ئەو شتێکە ڕوو ئەدا ئیتر بۆن بەزمانیتر بۆم نەس ئینگلیزی بێت بە ئینگلیزی تورکیەکە بە تورکیەکە ێژم دایک مێژێت تا من ئینگلیزی وشە ئینگلیزیەکان فێر بووم ئێستا تۆ گۆڕتە کردە زمانی تورکی بۆی دایکم زیاتر لە زمانەکان بۆم لە ئێڤێت هایر ئەمانە ئەمووی فێر بووە نییە زۆر بەکاری هێنم. شاناز فەرهاد دەرچووی بەشی دەرووناسی زانکۆی گەرمیانە. پلانی داهاتووی فێربوونی زمانی فەڕەنسیە. لەگەڵ فێربوونی ئەو زمانانەی کە فێری بووە شارەزای تەواوی کەلتوری ئەو گەلانەیە کە بەو زمانانە قسە دەکەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار. بەڵازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لا فێربوونی زمانی نوێ ئەەکەین بزانین کە ئەو پلانانە چین پێویستە ئێمە ڕۆژانە جێبەجێ بکەین بۆی کە فێری زمانێکی نوێ ببین لە هەمان کاتیشدا خولەکانی فێربوونی زمان و پەروەردە و خێزان تا چەند ڕۆڵیان هەیە لە فێربوونی زمانێکی نوێدا هەر بۆ مەبەستەش مامۆستا ڕێژا و فەتاح سپۆڕی زمانی ئینگلیزی با شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە مامۆستا گیان سڵاو لێ و بەیانیت باش بێت. سپاس ژیانە باش و دەست خۆش بێت. زۆر سپاس دەکەم بە خێراتی مامۆستا گیان با سەرتا پێناسێک بۆ زمان بکەین بزانین زمان چییە. بەڵێ زمان بریتە لەو ئاخەوتنەی لە نێوان دوو کەسا کە ئەکرێت جێبەجێ ئەکرێ لە مەبەستەکە لەوەیە تێگەشتن لە یەکتریە. ئیتر زمانەکان بە هەموو جۆرەکانیەوە تەنها بە ئاخەوتن نەبێ ئێمە ناتوانین قسە بکەین لەگەڵ ئەوەی کە مەسەن کەسێک کە نەتوانێت بڵین بە زمانی قسە بکات مەسەن زمانی نەبێت ئەتوانێت بە ئیشارەت یەکتری تێبگەێنێ. ڕاستە. مامۆستا لەو راپۆرتەدا بینیمان کە ئەو کچە بەپێی حەزب و خولیای خۆی لە ڕێگەی سێرکردنی تیڤیەکانەوانێ کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە فێری 5 زمانی جیاواز بووە. ئەمە بزانم کە حەز تا چەند کاریگەری هەیە لەسەر فێربوونی زمان. لە ڕاستیە حەز گرنگە تۆ ئەگەر شتێک پێت خۆش نەبێ ناتوانانی سەرکەوتوو بیتی هەموو کارەکانی بۆ دەرخانەکەی هەموو ئەو فاکتەرانە کە بەهێزیەکە یا ئەو کارە جێبەجێ ئەکا تەنفیزیەکە تۆ ئەبێ لە باریکەی بۆ ئەوی بگەیتە ئەنجام. لەبەرەوە حەزکردن بە زمان زۆر گرنگە واد لێکا تۆ فێربی یەک زمانە 2-3 زمان فێربی ئەو کەسی کە چەند زمانێکی ژەزانێ
ئەو بریتێ لە ئەوەن کەسایەتی ینی زۆر زۆر هەست بە بڕوا بەخۆبوونەکە ئەویش کە زمانەکانی تر بزانین تەنها یەک زمان نەزانین. بەڵێ مامۆستا ئەمە بزانم کە لە زمانێک بۆ زمانێکی تر جیاوازی لە فێربوونەکەیاندا هەیە؟ بەتاکید خۆی جیاوازی لە فێربوونە کەمێک هەیە مەسەن ئەگەر قورس بێ زمانەکە خۆی زمان هەر قورسە خۆی بەڵام ئەگەر تۆ ئەیگەڕێنمە بۆی کە تۆ ئەگەر حەزت لێ بوو پێت خۆش بوو ئەو زمانە فێربی ئاسانە. بەڵێ مامۆستا ئەمە باسێک لە ڕێگاکانی فێربوونی زمان بکەین. سەرەتا کام ڕێگەیەک کە ئەو کەسەی ئەوێت فێری زمانێکی جیاواز ببێت بەدەر لە زمانی کوردی بتوانێت ئەو ڕێگەیە بگرێتە بەر بۆی بە زووترین کات فێر ببێت؟ بەڵێ ئێمە گەڕینەوە بۆ خاڵی یەکەم کاڵین ئەو کەسە پێی خۆش بێ فێری زمان بێ. ئەو کەسێکە ئەگەر بتوانێت یاری بە مێشکی بکات کە فێری زمان بێ تواناکانی خۆی بەهێزەکە لێرە مێشک و دەمارەکان بەهێزترە بن لە کارا بن بیرەکەنەوە چۆن کۆمپیوتەرێک ئێستا تۆ کە کلیکەکەی چەند وشەیەک تیاتێ و مانادیات مێشکیش وایە مێشکی ئینسان کە تۆ بە توانایکەی وای لێ بکەی کە فێر بێت مەڵێ بەکاری بێنی ئەو کاتە تۆ دووری ژەکەوی تۆ لە نەخۆشی زەهای مەر و خڵەفان و ئەم شتانە مێشک فێر ئەبێت کە بیر کاتەوە کە بیریشی کردەوە تۆ کەسێکی چەند زمانێک فێرەبی کە زمانەزانی کەواتە یاریکردن بە مێشک زۆر گرنگە. زۆر باشە مامۆستا زۆر بەمان کە لە قۆناغەکانی بنەڕەتیدا بووین هەموو کات لە کاتی فێربوونی وانەی ئینگلیزیدا باسییان لەوە ئەکرد کە پێویستە وشەکان یەکێک لەبەر بکرێت. ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر فێربوونی زمانەکە بەڵام دواتر باسییان لەوە کرد کە ئەم ئەبێتە هۆکاریەوەی زوو وشەکان لەبیر بچێتەوانێ تا چەند ڕاستە ئەمە؟ خۆی سیستمی فێربوون زۆر جیاوازی هەیە خۆی ئەودیۆلینگوەل ئەپرۆچ واتە ڕێگای گوێگرتن و بینین زۆر گرنگە. ئێمە لە سیستمی پەروەەردە بەتەکید فێری زمانە بن فێرە بن ینی فێری چێ بن فێری وشا بن ڤۆکابلەری فێری چەند وشێکە بن فێری چەند ڕستێکی فرێزە وێر بن وشەی ڕستەی کورد ئەمانە بەڵام فێربوونی زمان جیازە لە کۆنڤەرزیشن فێری زمانە بێ کە کاتی ئاخەوتنیکە لەگەڵ هاوڕێکەیە مامۆستا قسەی لەگەڵ کرد لەسەر ڕۆژانی مەسەن بڵین بۆ نمونە ئەمڕۆ کەشوهەوا چۆنە ئەگەر قسەی لەسەر کەشوهەوا کرد چەند وشەیەک هێنێتە کایەوە وردە وردە فێرە بێ تێکست ینی ئەیکا بە دەقێک ئەو کاتە فێری نووسین و هینیەکە بەڵام لە کاتێکە فێری زمان بێت بڕوا ناکەم وەک پێویست فێری زمان بێت وەک پێویست واتای لەبەرکردنی وشەکان نابێتە هۆکاری فێربوونی زمانەکە کەمێک ناتوانم بڵێم نهائیان بەڵام ئەتوانین بڵین کەمێک کاریگەری هەیە تۆ ئێستا ئەگەر سێرکەی ئەڵێ وێداواتە کەشوهەوا کاتە فێربووی وشەیەک هەیە ئەیزانی کە ئەمە بە کەشوهەواوتێ بەڵام کاریگەریشی هەیە بەڵام زۆر نە ڕاستە. مامۆستا باس لەوە بکەین نووسینی وشەکان تا چەند گرنگە سپێڵینی وشەکان تا چەند گرنگە کە بزانێت بۆ ئەوەی کە لە بیرمان نەچێتەوە. وشەکان تەمان خۆتە زانی بە نووسین زۆر جار ئەو شتا وەکووە ئێمەوا فێر بووین کە ئەو شتا تەواو چاپە بێ لە مێشکە بەڵام گوێگرتن گرنگە لە پێش هەموویە وەکو پێموتی تو ئامادەکردنی مێشک لەگەڵ بە تواناکردنی دەمارەکانی مێشک بۆ وەرگرتنی ئەو شانە ئەمە یەکەم خاڵە دوو گوێگرتن ئەوش بەچێ بێ بە گوێگرتن تۆ لێرە ئیسعدادی بە مێشکەکە کە گوێ بگرێت لەبەر حەزێک هەیە لە ناختا ئەگەر حەزەکە لەگەڵ مێشکەکە هەردووچیان ئیشیان کرد تۆ گوێگرتن ئەەکەی کە گوێ لێگرت وردە ئەو شانە لە مێمۆریە خەز نەبێ مێمۆری مێشکە کە خەزن بوو تۆ بەکاریێنی کە تو چیتە ناو ژینگەیەکەوە کە ئەو ژینگەی لەبار بوو بۆی مەسەن بۆ نمونە سێری فلیمێکی کرد یا دوو کەسی بیانی قسەیان کرد لەوێەوە تو قسەتی ئەگەی ئەزانی ئەمە باسی شتێکی کردۆ لەبەری لێرە گوێت گرتووە کاتە گوێگرتن زۆر کاریگەری هۆکاری یەکەمە اینجا دوایی ئەو کارەکانی تریەتە پێشەوە بەڵێ مامۆستا ئەگەر هاتو ئەو کەسا بڵێن بۆ نمونە فێری زمانەکە بوو بەڵام هەنێک کات باس لەوە ئەکات کە بیری ئەچێتەوە کەواتە ڕێگەکانی پێش و پاش خستووە هۆکارەکەی بۆ ئەو ئەگەڕێتەوە خۆی ئێمە دوو شێوازمان هەیە لینگویستیک فاکتەر نەن لینگویستیک فاکتەر لینگویستیک فاکتەر واتە ئەو شتانەی کە ئەکادمی فێر پێویستە فێری ڤۆکابولەری ئەوی سپیکین ریدین ڕایتین ئەمان بەڵام نەن لینگویستیک فاکتەر ئەوەیە کە تۆ لە ئاخەوتنی دوو کەسەوە کە تێکەڵە بیت لە پەیوەندەکانە لە کۆمونیکیشن و کە نزیکی یەکتری ئەبی تۆ دانیشی قساکەی لەگەڵ هاوڕێکانە یان لەگەڵ یا گوێ سەیری فلیمێکەکەی بۆ نمونە تەسیراتی خۆی هەیە ئەوانە ئەتوانین بڵێن لەبەری دوو جیاوازە تۆ یەکێک فێری ئەوێ فێری
فێری زمان بێت تۆ فێری قەواعیدەکەی فێری سەوتێکەی فێری بەڵێ فێری بڵێن سەوت و پرۆنسیشن واتە سەوتەکەی فێرەکەی فێری ڤۆکابلەری وشەکان ماناکانی فێرەکەی فێرەکەی دەقەکان چۆن بەکاربێنی چی بکە بەڵام لە کاتێکە ئەمانە دوورە لەوەی کە تۆ ئەمە شتێکە لینگویستیک فاکتەر شتێکە لەگەڵ لە لینگویستیک فاکتەر لە لینگویستیک فاکتەر واتە تۆ پێویستی بەم شێوازە ئەکادیمیە نیە پێویستی بۆیە تۆ هەموو شتەکان چۆن ڕۆژانە تۆ قسەی زمانی دایک بەکارێنی ئەو زمانش بەکاربێنی مامۆستا جاران خوێندنی زمانەکانی تر لە قۆناغەکانی 4 و 5 بنەڕەتیەوە دەستی پێکرد بەڵام لە ئێستادا لە قۆناغ 1 بنەڕەتیەوە دەست پێکات ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر بە خێرایی فێربوونی زمانەکانی تر ببوورە خۆی ئێستا ئێمە لە باخچەکانەوە لە 4 ساڵەوە مناڵ کە بیداەتی دروستبوونی کەسایەتی مناڵە زمان فێرە بێ زمانی ئینگلیزی فێرە بێ ئێمە لە باخچەکانەوە بەکارمانهێناوە و بڵین وەکو سیستم دابەزی و هات لە خوار مناڵ بەکارێنی لە مامۆستا بەکارێنی لەگەڵ مناڵەکانە لە پۆل دوای ئەوە لە پۆلی یەکەوە زمانی ئینگلیزی گرنگە تەمان خۆتەزانی ئەو کەسێک کە چەند زمان بزانێ ئەومە کەسە ئەومە کەسایەتی هەیە لە 4 ساڵەوە کە فێرە بێت بە وشە بە وێنە پیشانەیەیت اینجا وشەکە ئەڵێ بەس بۆ نمونەڵێ ئەپڵ ئەویش ئەکسەر ئەپڵەکە زانێ ئەمە وێنەی سێوێکە بەڵێ وردە وردە ئەمانە چەسپێ لە مێشکە کەواتە کاریگەری خۆی هەیە لە مناڵیەوە اینجا ئێمە پەیڕەویمان کردووە لە پۆلی لە باخچەوە تاوەکو سەرەوە زمانی ئینگلیزی خوێنراوە هەنێ قوتابخانەش هەر کراوە بە ئینگلیزی مەسەن بیرکاریەکەی زمانی ئینگلیزی ئینگلیزیە لەگەڵ زانستەکەی بۆ بە ئینگلیزی بەڵام ئێستا کەم بۆتەوە بڵێ مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئەم ڕێگەیانە گیراوەتە بەر بەوەی کە هەر لە سەرەتای خوێندنی خوێندکارانەوە تا کۆتایی خوێندن زمانەکانی تر بخوێنن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبینیت کە ئێمە خوێندنیش تەواوەکەی ناتوانین بە زمانەکانی تر قسە بکەین هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە لەبەرەوەی بۆ باس کردی لە قوتابخانەکانە ئێمە بەستەنها فێری ئەوە بین ریدین ڕایتین لیسنین ریدین ڕایتین سپیکین سپیکین بە نسبەیەکی زۆر کەمە بەرە مامۆستا بەس تەنها فۆکەسە خاتە سەر مەنهەجەکە تەواوکە بەڵام فۆکەس ناخاتە سەر ئەوەی بە کەمێکەوە ینی لەگەڵ داوای لێبوردن و ڕێزی تایبەتی مێ بۆ مامۆستایان و بۆ سیستمەکەش بەڵام مناڵک ینی قوتابیەکە حەزێکی تیا هەیە بەڵام ئەو حەزە ناگیرێت یەکسەر بۆ ئەوی بتوانیت تۆ هەدەفی خۆت پێکبێنی ئەو مناڵەوە لێ بکەیت کە بتوانێت بە زمانێکی ئینگلیزی فلوەنتلی قسە بکەواتە بە تەلاقەوە لەبەرەوە ئەوان تەنها گرنگی ئێن بە مەنهەجەکە بەڵێ بەڵام دوای کە تەخەڕوجەکە دوای 4 ساڵی جامیعەش کەیت ئەو وەکو خۆشمان کەزان کۆمان تاواکردن ئەنی ئەگەر خۆت حەزێکتیانە بێ دیارە هینمان هەیە دیبیتمان هەیە مەسەڵەن توانێت قسە بکەین ئەمانە بەڵام زۆر فۆکەس نەخاتە سەری بە زۆری مەسەڵەن خراوەتە سەر مێژووی ئینگلیزی و لەسەر لینگویستیک و لەگەڵ کۆمەڵێشتیکە چیەکە ناچارە بێت کە تەخەڕوجەکە مامۆستا ئینگلیزیە ئەچێتە پۆلەوانێ ئێمە چیەکەین کە ئێمە وەکو بڵێن وەکو پەروەردەکەیتە ناوەندەکانی خوێنەوە پێویستە تێستێکی بکرێ بزانێت تا چەند نەتوانێت خزمەت بە پەروەردە و فێرکردن بکە کەواتە مامۆستایانیش ڕۆڵێکی گرنگیان هەیە لە فێربوونی زماندا چیت مامۆستا کەسایەتی مامۆستا ئینگلیزی زۆر گرنگە ینی مامۆستای زمانەکانی تریش مامۆستای کوردی زۆر گرنگە مامۆستای زمانی عەرەبی مامۆستای زمانی ئینگلیزی ئەمانە گرنگن هەر ینی ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستاکان بەس ئەو مامۆستایانە دایمەن تایبەتن ینی وەکو کەسایەتیان وەکو خۆم کە ینی چۆنی تێکەڵبوونم لەگەڵ وەکو سەرپەرشتێکە لەگەڵ مامۆستاکانە هەیە بەڕاستی هەمویان زۆر تایبەتن ئەگام لێتی فۆکەسە خەنە سەر ئەوەی مناڵەکە ینی قوتابیەکە لەم لاوە هەم قەواعیدەکە فێر بێ لەم لاوە زمانەکە بەڵام ئاستی بڵین چۆنڵی وەکو سیستمەکە زیاتر ئەوێ بنەما فێر بێ بنەمای ئەکادیمی فێر بێ تاوەکو زمان فێر مامۆستا با باس لە ڕۆڵی خێزان بکەین ئەمە بزانم کە خێزان تا چەند ڕۆڵێکی گرنگیان هەیە لە فێربوونی زمان بە تایبەت هەر لە سەرتای منداڵی ئەو منداڵە کە لە دایک ئەبێت وای لێ بکەن کە حەزی بۆ زمانەکانی تر هەبێت و ڕۆژانە زمانی جیازی لەگەڵدا بەکاربێنن بۆی کە بتوانێت فێری زمانی تر ببێت بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە خێزان زۆر گرنگە خێزان بۆ پەروەردەی مناڵ لە هەموو ڕۆکانەوە گرنگە تۆ گەر بتوێ مناڵێکی ئەکادیمی پەروەردەکەی بۆ کۆمەلگای خۆمان بۆ کۆمەلگای کوردی خۆمان پێویستە لە هەموو ڕۆکانەوە ئامادەکاری بۆ بکەی ژینگەی بۆ دابینکەی بە تایبەتی لە زمان مەسەن تۆ زمانی دایک گرنگە یەکەم جار پێویستە زمانی دایک بە جوانی فێر بێ کە زمانی کوردی خۆمانە
کە بوو بە 4 ساڵ خۆی کە چوە باخچە وردە فێری زمانی کوردی ئینگلیزیە بێ دوای کە چوە سەرەتای فێری زمانی عەرەبیە بێ لە پۆلی چوارەوە وردە زمانەکان یعنی مەسەن 2 زمان زەبتەکە خێزان لێرا بێ مەسەن کە تۆ مناڵە جارێ 2 ساڵە فێری وردە زمانەکان مەسەن ئەڵێ بابا دایە وردە بە زمانی کوردی خۆمان پێی بەداخەوە ینی هەنی خێزان ئەچێ زەختی قاتە سەر مناڵەکە مەسەن بە ئینگلیزی قسە لەگەڵەکە یان بە عەرەبی قسە لەگەڵەکە یا بە فەڕەنسی ینی خۆی مامۆستا هەر لەسەر زۆربەی خێزان هەیە ئەوەی گرنگی ئەدەن بە زمانی ئینگلیزی لەگەڵیدا بەکاری ئێنن گرنگی نادەن بە زمانە کوردیەکە وای لێ دێت ئەو منداڵە ڕۆژانە بەردەوام بە زمانی ئینگلیزی قسە ئاکات و کاریگەریکی زۆری ئەبێت لەسەر ئەو منداڵە باش نییە ئەو مناڵە دوای کە تێکەڵی مناڵەکانی ترە بێ ئەم هەر ئینگلیزیەکە ئازانێ ئەوان بە کوردی قساکەن کە بە تایبەتی کاچێتە باخچەوە زۆر کاریگەری هەیە بۆ کەسایەتی مناڵەکە لەبەر پێویستە تۆ لە خێزانەکەی خۆتۆ یەکەم جار فێری زمانی کوردی بێ کوردیەکەی بە تەواوەتی هەموو شتێ بزانێ اینجا ئەو کات بچێتە سەر زمانی ئینگلیزی یا زمانی عەرەبی زۆر باشە مامۆستا بابەسێک هەر لە گرنگی ڕۆڵی خێزان کەین تا چەند گرنگە خێزانەکان هەوڵ بدەن کە منداڵەکانیان ببەنە بەر خوێندنی خولەکان بۆ ئەوەی کە بتوانرێت دو ڕێگەیەوانێ پەرە بە زمانەکانی تر بدرێت و لە هەمان کاتیشدا باس لەوە بکەین کە تا چەند گرنگە بەشداریکردنمان لە خولەکان بۆ ئەوەی کە بتوان ئەو زمانەی کە ئەمانێت و حەزمان پێێتی بە زووترین کات فێری ببین. گرنگە زۆر گرنگە خێزان کە بیر لە ئەو کاتۆ کە مناڵەکەی بڵێن ئێکسترا لێسن وەرگێەوە دەزی زیادە وەرگێ پێویستی پێێتی زۆر لەبەرەوەی وەک پێویست ئێمە قوتابخانەکان ینی هیوادارم ینی بەرەو باشی بچێ ژنگی قوتابخانەکان دوای ئەوەی ئینشاڵڵا ئەم کۆڤید-19 کۆتایی دێت دڵنیا بنەر کۆتایی دێ ژنگی قوتابخانەکان هەمووی بەرەو باشی بچێت و بکرێتەوە بەڵام ژینگەکان خۆزگە زیاتر لەبار بواە بۆی مناڵ ینی بەنا نەباتە بەر شوێنێکی تر بەڵام بەداخەوە ئەوە ئینشاڵڵا لە مستەقبلێکی داهاتووە ئەبێ پێویستە بگەینەوە ئەبێ کۆشی بۆ بکەین. زۆر گرنگە مناڵ ئێکسترا لێسن وەرگێ بۆ لە بەرەوەی تەکمیلەیکە چونکە وەک پێویست تەواوی نەکردووە لە قوتابخانەکەی خۆی جاروای 35 دقیقە دەرس دەخوێنێت 40 دقیقە خوێنێەوە هەر ڕۆژێ و کێشەیەک هەیە لە وڵاتی ئێمە بەڵام ئینشاڵڵا کێشەش نابێ کێشە هەیە لە پۆلەکانە مەسەن پێویستە داتاشۆی تابێ پێویستە وەسائلی هینەکانی تابێ گوێ لە دەنگەکان بێت کە مامۆستا پرۆنسیشنەڵێ کۆمەڵێشتیان نیە ئەچێتە پەیمانگەکان و پەیمانگەکان ئەویش ئەبێ بەداخەوانی هەنێکیان تیجارین لەگە ڕێزم بۆیان هەنێکیان گرنگی ئێن بۆی کە مناڵەکە فێر بێ ینی تۆ دایک و باوکان جاریوە هەیە لە بودجەی خۆیان ئەو دایک و باوکانی کە گرنگی ئێن بە مناڵەکانیان لەگە ڕێزمە پێویستە هەز بە مەسئولیت بکەن بەرامبەریان بەڵێ گرنگیان پێێن یانێرن بۆ کۆرسەکان و کۆرسەکانی ژەخوێنن پێویستە متابعەشیان بکەن تا چەند فێر بوون تا چەند ئاستیان باشە. زۆر باشە مامۆستا بەپی بەشداریکردن لە خولەکان ئەمە باس لەوە بکەین کە زۆر دایک و باوک هەیە کە لە منداڵەکانمان ناردۆتە بەر خولەکان تەنها 1 ساڵ ئەینێرن 1 وەرز ئەینێرن بۆ خولەکان و باس لەوەکەن هیچ فێر نەبووە تا چەند گرنگە کە بەردەوام بچێتە خولەکان بۆ ئەوەی کە زۆرتر فێری زمانەکە ببێت. زۆر گرنگە بەردەوامی متابعە من خۆشنێ ئێستا بەس بۆ نمونە کچەکەمان هێرم بۆ مەکتەبێ بۆ خولێک تەواو ئەم هاوینە ناردم تەواو پێویست نەکەن نەخێر ئەمە لیڤڵە ئەمە ئەبێ لیڤڵەکان هەمووی تەواوکە ئەبێ مەسەن لیڤڵی 1 تا چەنە تا ئەگاتە ئەدڤانس هەتا توانێت بە تەلاقەت قسە بکە هەتا توانێت کۆمەڵێک ڤۆکابلەری لە مێشکە فرێزەکان بەتەواوەتی هەزمی کردبێ بۆی بتوانێت قسە بکە بتوانێت ئیسفادەی لێ کردبێ بەڵام یەک خول هیچ ئیسفادەی هیچ بەکەڵک نایە بەڵێ کەواتە پێویستە ئەوان بە بەردەوامی مناڵەکان بنێرن و متابعەشیان بکەن و ئەمە نەبێ بەڕێکلام بۆ ئەهلەکان مامۆستا گیان با باسێک لەوە بکەین کە زۆر لە خولەکان ڕێکلام بۆ ئەوەکەن کە بە یەکمان فێری زمانێکی جیا ببە و کۆمەڵێک ڕێکلامی تر کە ئەمان ڕێکلامی بۆکەن بۆی خەڵکی بەشدار بێت لە خولەکانیان ئەمە تا چەند ڕاستە تا چەند ئەتوانین ئێمە بە یەکمان فێری زمانێکی تەواو ببین. وڵی کۆژین خان قەت بێکمان فێری زمانێک نابی من دڵنیاتەکەمەوە وەکو پێم وتی ئیستعدادی باری دەرونی تۆ کە حەز لە شتەکە بکەی حەز لەو بابەتە بکەی کە فێری بی ئەوە زۆر گرنگە دوای ئەوەی کە تۆ تا چەند ئەتوانی خۆت بەختکەی مەسەن تۆ نەڵی تەوا من ساعت 11 دەیە بێ بخەوم تۆ بێ ئەم کتێبەت پێ بێ لەسەر جگاکەش کتێبێکت پێ بێ بخوێنیتەوە یا گوێ لە سیدی بگری یا گوێ لەو مەسەن بچووکەکانی ئەوانە کە فۆکەسە خاتە سەرەوانە ئەوە نیە تۆ تەنها بچی بۆ کۆرسێک و بێتەوە تەواو فێری زمان بێ ئەوە نییە کە تەنها تۆ چیت بۆ مەسەن تەوا بەشدا یان کۆلێژێکە تەواو کرد و هاتی دانیشتی من تەواو زمانی ئینگلیزیم تەواو کرد گرنگی ئەبێ خۆتی بۆ بەختکەی بێ کاتی بیتێ بێ پلانت
پلانت هەبێ کە پلانت هەبوو دڵنیا بە هەدف پێکەێنی بەستە مامۆستا لە ئێستادا بەهۆی نەخۆشی کۆرۆناوە خولەکانیش نین وەکۆی دنگاکانیشمان نین ئەمێ باسێک لۆ بکەین تا چەند گرنگە کە ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان بەشداریمان هەبێت لەو خولە ئۆنلاینانی کە ئەکرێتەوە ڕۆژانە. بەڵێ خولی ئۆنلاین گرنگە ئەنی ئێستا تۆ هەموو ئەوە هەر ینی عالەمی ئێستا خەڵقێک هەیە ئەگەر خولی ئۆنلاین شێ لە ئیشەکەشی کاتێکی بۆ تەرخانەکە جویا سەیری جوی لێگرێ سەیریەکە لەگەڵ مامۆستاکە ینی کۆنتاکتیە کۆنتاکت زۆر گرنگە نابێت تۆ بدابڕیت ئەبێ حتا تۆ لە مەطبەخاکە تۆ چێژ لێنی بەگوێ تۆ بێت تۆ ینی گرنگی پێبێ کاتی بێتی ناڵم بیکەی بە هەموو ژیانە ینی هەموو بۆ هەموو زمانەکانی سێمە زمانی سینی ماندۆری ئەوە یەکەم زمانە لە جیهانە دوای ئەو زمانی سپانی هەیە دوای ئەو زمانی ئینگلیزی هندی اینجا ئینگلیزی اینجا عەرەبی ئەم پێ زمانە گرنگە لە وڵات چونکە تۆ زانی وڵات بەرەو پێشکەوتن ئەڕوە کام زمانە ئێمە گرنگی بەکارێت تۆ پێویستە تۆ ئێستعداد زابێ ئێستا زمانی ئینگلیزی زۆر ینی چۆنەڵی جیهانیە پێویستە تۆ زمانی ئینگلیزی بزانانی کە پێویستە پێێتی ئەبێت تۆ ئۆنلاین متابعە بکەی بەڵام نەڵی من بەم کتێبە بەم قاموسە فێرە بینە هەتا گوێ بگری ممارەسە بکەی ئەم ئۆنلاینەکە دوو کەس قساکە کۆنڤەرزیشنەکە کۆنتاکت هەبێ ئەوانە زۆر گرنگن بەڵێ زۆر باشە مامۆستا دوامین پرسیارم ئەمێ بپرسم ئامۆژگاری چیە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت فێری زمانێکی جیاواز بن. بەڵێ دەست خۆش بێ من ئەو ناڵێم یەکەم ئیسعدادی نەفسیان هەبێەوە تەباری دەرونیان زۆر ئامادە بێ هەست بە سیقی خۆیان بکەن سلف کانفیدنسیان هەبێ زۆر هەست بە بوونی خۆی بکە دوو ئامادەکاری بۆ بکە لە مێشک و هزری خۆیەکە من کەسێکم پێی ئەتوانم توانای خۆم ئەتوانم ئامادەم بۆی فێری زمان بم زمانەکەش دەبان بە گوێگرتن یەکەم جار گوێ بگرە دوایی وەرە ئەمۆشانامی خەزنە بێت دوایی بەکاری بێنە دوای هەوڵ بە تۆ لە یوتیوبەوە کە لە ماڵی خۆتایە ئەگەر تۆ توانای مادیشن هەبوو بچی بۆ کۆرسەکان ئەتوانی هەر لە ماڵەوە هەر سەیری یوتیوب کە بزانە چەند کەسکە کۆنڤەرسیشنەکە قساکە لەگەڵ یەکتریە تۆ سوودی لێ وەرەگری ئەمانە بەڵێ یان ئەو تا هاوڕێت هەیە لەسەر هاوڕێی بڵێن بیانیەکان ئەوانەش ئەتوانی لەبەرەوە زمانی ئینگلیزی زمانی یا زمانی عەرەبی یا زمانی ئیسپانی یا فەڕەنسی کە زمانی بولبولی پێڵێن ئەم توانی بە هەموو شێوازێک تۆ فێری بی بەڵام گرنگەوەیە تۆ ئامادەکاری خۆتت هەبێت بێگومان دەستەکانە خۆش بە مامۆستا سپاس بە ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ مامۆستا ڕێژا و فەتاح پسپۆڕی زمانی ئینگلیزی کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم ئێستاش پەیاملێرمان مەجید بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە چەند چالاکیەکی هونەری لە چەمچەماڵ بەڕێوە ئەچێت مەجید سڵاو لێبێ بەیانیت باش پێدەمێ بزان زانیاریەکان لەسەر ئەو چالاکیانە لەلای تۆ چین. بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بەیانی هەموو لایەک باش هەروەک خۆت ئاماژەت پێکرد ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵوە لە هۆڵی ڕۆشنبیری چەمچەماڵ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری چەمچەماڵ خستاوە بە زنجیرەیەک چالاکی جۆراجۆر کە ئەمە بۆ ساڵی دووەمە ئەم چالاکیانە بەڕێوە دەچێت سەرڕای سەرجەم ئەو کێشانەی کە بڵێ بۆ نمونە گرفتی کێشەی کۆرۆنا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی خەڵکێکی زۆر هاوڵاتیان خۆیان لە ژوورەوە ینی بند کردووە بۆی دوور بن لەو مەترسیە کەرنتینەن بەڵام بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بیری لەوە کردەوە کە ئەو هەموو بێتاقەتی و دڵتەنگیە بە کۆمەڵێک چالاکی هونەری و کللتوری و ڕۆشنبیری لە چەمچەماڵ بگۆڕێتەوە بۆی ڕوحێکی تازە ببەخشی بە هاوڵاتیان لێرەدا یەکەم چالاکی ئەمڕۆ ئەم چالاکیان دوو ڕۆژ دەخایەنێت یەکەم ڕۆژی کە ئەمڕۆیە بە ئازادکردنی چەند باڵندەیەک لەبەردەم هۆڵی ڕۆشنبیریدا دەست پێ دەکات و دواتر پێشانگاکانی خۆشنووسی هونەری ڕیسایکلین پێشانگایەکی فۆتۆگرافی پێشانگاکی وێنەکێشان ئەمانە هەمووی بڵێن لەو کارانن کە ئەنجام دەدرێنەوە چالاکیە بەڵام دەمەوێت زیاتر لەبارەی ئەو چالاکیانە و ئەو هونەرانی کە پێشکەش دەکرێت ئەمڕۆ واتە ئەمڕۆ و بەیانی کە لە دوو ڕۆژدایە بەختیار شەریف بە ڕێوبەری ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ و وردەکارەکانمان بۆ باسکە کاک بەختیار سڵاوت لەبێ و بەیانیت باش سڵاو لە بینەرانی گەلی کوردستان بەیانی بەڕێسا باش بڵێ کاک بەختیار ئەم کۆمەڵە چالاکیانە چێ بەڕێوایان دەبات و چێ هەستاوە بەکارەکان و چێ هاوکاتان ئەم چالاکیانە یەکێکە لە زنجیرە چالاکیەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ بە هاوکاری ڕێکخراوی دیتگای نوێ لە چەمچەماڵ ئەنجامەدرێن و سپۆنسەری سەرەکی ئەم چالاکیانەش وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە واتە لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان
تەندروستیەکان بۆ خۆپارێزی لێرە پێڕەو دەکرێت لەم مەراسیمەدا بۆ چێ پاڵپشتان بووە. بێگومان ئێمە لە دوای دەستپێکردنەوە بە ژیان لە سەردەمی کۆرۆنا کە هێشتا لە ناو سەردەمەکەدا دەژێن بەڵام وردە کەمبوونەوەی ڕێژەکانی کۆرۆنا و کە ئێستا دەستمان کردو بە کار و چالاکیەکان و بە تایبەتی لە مانگی نۆ تا ئێسێمە بەردەوامی لە کار و چالاکی سەرجەم کار و چالاکیەکانمان بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە بۆ ئەم چالاکیێش سەرجەم پێداویستەکانی خۆپارێزی وەکو ماسک لەلایەن دەستگای مرۆیی مامەوە بۆمان دابین کراوە سوپاسیانەکەن هەر لێرەوە کەواتام و چالاکیەکان بە خۆپارێزیە بێت. ساڵانێکی زۆر چاوەڕوانی شانۆی قەزاکان بووین و پار بۆ جارێکی تر ئەو هوەرە ئەو چالاکیانە زیندوو کرایەوە. ئایا ئەم ساڵ هیچ بەرنمەیەکەیە کە جارێکی تر ئەو بڵێن بەرنامانە بەڕێوە بچێت؟ بەڵێ ئێمە بۆ فیسیباڵی شانۆی قەزاکان دەرخستە و پرۆپۆزەڵی خۆمان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کرد و ئەوەی ئاگادار بوون وەزارەتی ڕۆشنبیریش نووسراوەکەی ناردووە بۆ وەزارەتی دارایی بەڵام بەداخۆ کەیسە لە کۆتایی ساڵی 2020 تا ئێستا وەزارەتی دارایی و هیچ وەڵامێکی نەداوەتەوە کار پێمان بڵێ هۆکارچی ئایا هۆکاری تەندروستی هۆکاری قەیرانی دارایی یاخود ناکرێم فیسیباڵ ئەنجام بدرێت تا ئێستا هیچ وەڵامێکمان دەست نەکەوتووە. بەرنامەیەک شتێکی هونەریتان هەیە کارێکی هونەری کرد لە داهاتوە پێشکەشکردن بە خەڵکی چمچماڵ یانی چالێکیەکانتان لەم ساڵە بەردەوامە؟ بەڵێ بەگومان لەم ساڵە چالاکیەکانمان بەردەوامە بێت جگەلەوەی کامڕۆ 2 ڕۆژ زنجیرە چالاکیمانەوە خۆدا ئاماژەت پێ کرد و دواتریش بۆ شەویێڵدا لەگەڵ سنتەری چالاکی گەنجان لە ناحیەی شۆڕش چالاکی کەمانە بێت. سپاس بۆ بەختیار شەریف بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری چمچماڵ. بەڵێ وەک باسمان کرد کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر لێرە لە هەموو بارەکاندا لە هەموو بابەتێک بەڕێوە دەچێت بەشێکیان لە هۆڵی ڕۆشنبیری چمچماڵە بەشێکی تر لە باخچە و شوێنەکانی تری چمچماڵە کە 2 ڕۆژ دەخایێنێت بۆ زیاتر وردەکاری زانینی ئەو بابەتانی کە بەڕێوە دەچێت دەمەوێ سەرپەرشتیاری فستیڤالەکە سەرپەرشتیاری ئەو کەرنەباڵە بڵین کە لێرە ئامادەی لەگەڵمان مەبەست شێخ عەباس وردەکاریەکانمان بۆ باسکە. سڵاوت لێ بێ کاک مەبەست و ئەم کاتت باش. کاک مەبەست ئەگەر بێت ئێرەوە ئەرگ نەبێ کاک مەبەست ئەم چالێکیانە لە چیدا خۆیان دەبینێت تۆ چێ پاڵپشتان بۆ لێرەدا؟ سپاس بۆ ئامادەبوونتان من وەس عەباس لێ پرسیاری ڕێکخراوی دیدگای نوێ بۆ ڕۆشنبیری پێگەانی تاک خۆشبەختانە ئێمە بۆ ساڵی دووهەمە کە زنجێر چالاکیەکی ڕۆشنبیری و ئەدەبی هونەری کە وردەکارەکان بریتین لە هاندانی گەنجان لە بوارەکانی هونەری بۆ خۆپێگەاندنی ئەم گەنجانە وەکو هاندانێک بۆ ئەم گەنجانە کە چالاکان بریتین لە ئیشی دەستی پێشانگای فۆتۆگرافی ژەنینی موزیکی تاکژەنی نمایشی کاراتی لایەن خانمانەوە زۆربەی ئیشەکەمان 80 ئیشەکەمان بەس لەلایەن گەنجانی خانمانەوە بەڕێوە دەچێت وەکو هاندانێک بۆ خانمانی سنووری چمچماڵ کە زیاتر پشت بە خۆیان بەستن پشت بە توانەکانی خۆیان بەستن هەم لە موزیکەوە هەم لە نمایشی کاراتیەوە هەم لە بەرهەمی خانمانەوە هەم لە دروستکردنی شیرینی خواردنەکانی دیکەوە ئەم بەشێک لە چالاکیەکانە بەشێکی دیکەی چالاکمە کە سبەینەیە کۆنسرتێکی گۆرانی و شعرە لەگەڵ نمایشێکی جلوبەرگی کوردی سەردەمە جیاوازەکان بۆ نمونە جلی وای تا 100 ساڵ پێش ئێستێک کە جلی کوردی لە چه ئاستێکدا بووە و هەر سبەینێک کاژمێر دەتاق بەیانی پێشنیۆڕۆ لە باخچی لەتیف هەڵمەت کتێبخانێکی بچووک و خونجیلانەمان دروست کردووە بە شێوازێکی دیزانێکی جوان کە خوێنەران کتێبەکان لەوێ هەڵدەگرن و دایدەنەوە و لەناو باخە کتێب دەخوێنەوە کە سبەینێت بەڕێوە دەچێت. سپاس بۆ مەبەست شێخ عەباس سەرپەرشتیاری فستیڤالەکە. بەڵێ وەک باسمان کرد ئەو چالاکیانە کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت یەکەم چالاکی بە هەڵدانی ئازادکردنی چەند باڵندەیەک لە بەردەم هەوڵی ڕۆشنبیری چمچماڵ بەڕێوە دەچێت کە چەند ساتێکی تر ئێمە بینەری ئەو دیمەنە جوانە دەبین. من دێمە لە ئێوە بۆ هەر پرسیارێک. بەڵێ سپاس بۆ پامێرمان مەجید کابەشەیەکی ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کا بۆ ماکی گەلی کوردستان دوان وەڵا زانم تاوای بەرگەو بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.